السلام علیکم و رحمت الله و برکاته. صلوات خدای مزن و دلوان هوا بین و افدم یاباش و پاشیوا بخیر و برکت و صحت بد ان شاء الله. روزی نویژن و همیا قبول بین و خدای دعایت ما قبول کرد. ای و رمضان پیروز بردام که و پاشیوا کردستان بسیار جیب شوی که راستاخو باشور کردستان افریقا کردستان بسیار دیلها بردام کرد. افشواجی پاشیوا 14 خود حس کرد دجورات پیشکش کردن. پاشیوا افشواجی دو تورین جدا هم توری آینی هم جی مجارا تندرستی خود حس کرد افشوا دینا بحث کردن. یبری هم دست برنامه خوی افشوا کین سلاوکا طیبت بوان همی کسا وین توشی نخوشی و بینو سردان نخوش خانه کرین انشالله دوباره توشی نخوشیانه بنو تندرستیوان هر یا پاراستی بتو سلاوک جبوی وان کسان جیوه تندرستیوان باش و دیری نخوشیا او جی دی سپاسیا خدای بکن کو توشی نخوشیانه بین و خود هر روز تندرستیوان پاراستی بهلت برای تماشاوان هجام افشوا خود حس کت ام دست برنامه کینول دست پیک ام دچینم با کوره کردستان تایبتیجی دیاربکر و تایبتیجی نوا دیاربکر دام دی بحثا باجروانی کاپنار کین کاپنار ادی باجروانی را بیاب کار که گله که پیروز و جوان اوجی پیشکش کردن آلیکاری تایبتیجی پیشکش کردن خارنا فتاره بربانگ جوی وان کسان اون خاطی پتوین تایبت سلاون ما بو همی کسان خودی پتوین تایبت ادی دستوان دیگه وشینو چاونوان ماچید کین ان شاء الله خدای زیادتر هاریکاریوان بد کوجیانوان و شوی که آسای در باس ادی دم او و خارناهنی آنکو بربانگی پیشکشی خودی پتوین تایبت کن او کسین هنی گلک دل خوشی خود در برن برانبر فعالی کاریا باجروانی ل داخواز یک بچیک جی باجروانی ها او جی هیوی خازن کو افعالی کارین هنی بردام جبویان بنا پیشکش کرن یعنی بردام چاوه باجروانی ل کسین خودی پتوین تایبت بتو برف دیار بکری و پاشی و افشوا بردام کتینجی بردام گلمه دابد چنکیش بوی خدمت کردن و ام ویرینه دمها رمضان ده جعالی سازیان طیبت و فرمی و گل کارن خیرخوازیتن لدار خستن. یک جوان کارانجی جعالی شارداری قایپنارا دیاربکر و تیره برن. شارداری قایپناره جبو کسین کو تمنه و بلند و خودی پدوین طیبت خوارن افطار دبه برداری وان. کوردیناتور ویکاری محمد جان دبجه او به ویکار پیروس گلکی کیخوش و سر بلندن. اما مدانی که جبو ملت خوام آلیکاریان بکنم خارنه بگیرم مالیوان بر روزی بر فطاری هم تشکی بگیرن مالوان طیبتی انسان اختیارن اجمال نکردن در که نکردن خارنه خوشی کن نکردن احتیاج خوشی بکن خارنه وان دبن حتی دبن دوید دریه وان دبن جوان حتی دیتن هندور دوید بروان کسین کو جوه آلیکاری سوده وردگرن جی آماجه دکن کو او به تنها سر خواه نکارن جو خارنه چکن جوه آلیکاریه او گلکی کیف خوشن ولاتین وک شاهینباد شکر و حاجیره تکین جبر نخوشی و تمن خوین بلند ایدی بزحمتی بدوین خواه دابین دکن از کتمه نخوشم نکانو خارین چکن ولاتین خود جوان آدی وانا از اختیارم داملیش مره شیوی بگی انکن شیوی چکم هر جارج مره انکن یاردم yemek çek ben de ha bizde her ruha Paş aydi kat dişe titini. شاهینباد شکر و حاجیره تکین او کیف خوش کو او نهاتن جبیر کرن لی آماجه دکن کو او دخوازن آلیکارین بویرنگی نتند مها رمضان ده لی هر دم ورن دارخستن ماهر یکسل کردستان 24 دیاربکر بله تماشاگران جای پراستیجی ریکین خیرخوازی آنکو آلیکاری کردن وان کسا اوین دستیوان کورتیان جی خاطی پتوین تایبت گل لکنی دی اوه یک شوان ریکابی به هزاران ریکیدن هنه دی ام جی وکی خو آنجی هر کسی گردن که تماشای برنامه که اگر حضر که چند یعنی روشته که جان اگر آلیکاری برانبری خوب کین دشنی که هست که خوش دفی پیدا بتو دی بتا پالدرک جوبی کو او آلیکاری پیشکشی هر کسی که کت کوی پتوی پی آلیکاری هبت اگر هزار خوش جیب کن پراستیجی هزار ریکت هین ویشلا جبروپی و همی حول بدین محاوله بکین اموالی کاری هفدو بکین سر باشی و قنجی بله تماشا نجا و کمال دست پیکا برنامه بحث کردی خود هست که تبرو کم مجارا آینی و مجارا تندرستی نوا 2 ساعتان کمتر نزدتر ام دیال ها برنامه کین و افشویش دو بابده که زور گرینگ محل بجارتیش بر کویدی ملت کرد برف روزکا گرینگ و چت او جی ایدی بو انجام دادن رفراندوم سرخبونه جبرفی بابتی جی ما بابت که گریدای با اینا اسلام یه پیروز هل بجارتی او جی یعنی کارگری آینی لسر
کیرکردنا هەستا نەتەوایەتی و هەڕاستە نیشتیمان پەروەری چاوە ئاینی ئیسلاما پیرۆز بەحسی هەستا نەتەوایەت کە و پێغەمبەر سڵاو خود سەر من چاوە بووە ji بووی ملت و نەتەوە هەڕاستە ئاخوا خوشی ji بووی vî babetî خود hez kete şeve Dr. Cafer Gwanî pêşnivêj û tarxwên dêt nava bernameyê dergelmeda bi Dr. Cihan zor zor bexêr bê û rojotan qibol û Ramazantan pîroz. زۆر سپاس خۆی گەورە بەختەوەرکە ئینشاءالله. بەخێر بێ. دکتۆر بە یەکەم جار باسی نیشتیمان پەروەری بکەین وەکو بوشە زۆر جێمان لێ دەبی لە کەسان بەڵام لە دیدێکی ئیسلامیەوە نیشتیمان پەروەری چوون باس کراوە. بە ناوی خۆی گەورە و میهرەبان سپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار درود و سڵاو بۆ گیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم یار و یاوەرانی سپاس بۆ جەنابت و بۆ ئەو خوشکبرە ئازیزان و تەواوی بیسەران و بینەران وەک جەنابیش من هەما دوعاکم خۆی گەورە دوعای ڕۆژ و تاعاتی مولایەکی قبول کە ئینشاءالله. ئەگەر باسی هەستی نیشتیمان پەروەری بکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ڕوونترین بابەت لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە مەسلەی نیشتیمان پەروەریە. نیشتیمان پەروەری جارێ ئەگەر لە نیشتیمان لە خاکەوە دەست پێ بکەین ئەو جا بچینە سەر نەتەوە لە ڕووی خاکەوە لە ڕوانگەی ئیسلامەوە جا وەکو قورئان تەماشا بکەیت وەکو ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت تەماشا بکەیت تەماشا دەکەی یەکەمین کارێک پاشەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دینەکەی دەسەسپێنی و عەقیدە و بیر و باوەڕەکە لە هەستی موسڵمانانی مەکە دەسەسپێ یەکەمین شت پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بیری لێ ئەکاتەوە چۆن ئەمە لە ناو قورئانی پیرۆزشوە دەست پێ بکەین مەسەلەن بۆ نمونە لە ناو قورئانی پیرۆز ئاەت و سوورەتی جیاواز هەن لەسەر بابەتی جیاواز تایبەت بە ژیانی خۆمان لە ناو کۆمەڵگا لەسەر بابەتی نیشتیمان پەروەری دەقە ئاینیەکان و لە ناو فەرمودەکانی پێغەمبەری صلی الله علیه و سلم زاگەر جەنابەت بڕک دەرفەت بدەی ئەوانە هەتا بەوردی باز ان شاء الله. طبعا ئەگەر طبعا لە خلالی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دێن هەم ئاەتەکان و هەم حەدیثەکانیش باسەکەین لە ڕوانگەی ئیسلامەوە ئەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم وها تفسیرەکرێتن پێغەمبەر صلی الله علیه و سلم کتێبێکی جوولەی تفسیری قورئانیە یعنی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تفسیرێکی عملی قورئانی پیرۆز بووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک عەقیدە و بیر و باوەڕی موسڵمانان دەسەسپێ یەکەمین شت بیری لێ ئەکاتەوە چۆن نیشتیمان و وڵات و شوێنێکی ئازاد هەبێت تا موسڵمانان دینداری خۆیان تێدا بکەن. هەر کاتێک نیشتیمانت نەبوو شوێنێکی ئازاد نەبوو چۆن هەناسەیەکی بە ئیسراحەت نادەی لە هەمان کاتدا دینداریشت پێ ناکرێت. بۆیە ئەگەر ئێمە وەکو موسڵمان تەماشای ئەو قەزیەیە بکەین یەکەمین شت دەبێ بزانین چۆن پێویستمان بە دینداریە چۆن پێویستمان بەنان و ئاوا بە هەمان شێوە پێویستیشمان بە نیشتیمانێکی ئازادە. لەبەر هەندێک ئەگەر تەماشای قورئانش بکەی کە باسی جیهاد و باسی خەباتەکرێتن قورئان بەڕوونی باستەوەیە کاتن ئوذینە للذین یقاتلون بأنهم ظلموا مثلا کاتێک مسلمانان دەرکران زوڵمیان لێکرا لە خاکی خۆیان چوونە دەرێ خوای گەورە ڕێگەی پێدان جەنگ و خەبات بکەن هەتا ئەو خاکەی لێیان ئازاد داگیر کراوە خاکەکەی خۆیان ئازاد بکەن. لێرە ئێمە کە مثلا دێن لەگەر واقعی کوردستانی تەطبیقەکەی ئەگەر تەماشا ئەکەی لەو کاتی ئێمە خاک و نیشتیمانێکی ئازادمان نەبوو دینداریشمان نەبوو یعنی چۆن 4500 گوندمان وێران کرا بە هەمان شێوە 4500 مزگەوتیشمان سووتێندرا یعنی بە هەمان شێوە بە هەزاران قورئانیشمان سووتێندرا. بۆیە ئێمە هەمیشە بیر لەوەی یەکەینەوە چۆن جیهاد بکەین لە بۆ ئازادکردنی خۆمان. کاتێک دەڵێن جیهاد کۆمەڵێک مەفهوم دەگریتەوە. جیهاد لە ڕوانگەی قورئانەوە بریتینە لە حەرب و تەکداری یعنی زۆر جارە ئەو مستەلاحە ئیسلامیە بەداخەوە غەدر و زوڵمی لێکرایە. جیهاد لە ڕوانگەی ئیسلامەوە یعنی خەباتکردن لە بۆ دابینکردنی ژیان جا شێوازی هەیە مثلەن دەکرێت هەندێک جارە لە ڕێی چاکسازیەوە بی دەکرێت هەندێک جاران خەبات لە ڕێی ریفراندۆمەوە بێ دەکرێت خەبات هەندێک جاران لە ڕێی ئینتیخاباتەوە بێ دەکرێت خەبات هەندێک جاران لە ڕێی چوونە پەرلەمانەوە بێ دەکرێت خەبات هەندێک جارە کە حاڵەت پێویست دەکاتن بگاتە مەیدانی چەکداری وەک ئێستاکە کە پێشمەرگە بەرەنگاری داعش و یان کاتی خۆی کاتێک پێشمەرگە بەرامبەر دوژمنە داگیرکەرەکان دەبووە. بۆیە لە ڕوانگەی ئیسلامەوە مەسلەی نیشتیمان بەشێکی دانەبراوە لە قەزیەی دینداری و خواپەرستیدا. لە ڕوانگەی ئیسلامەوە ئازادکردنی خاک بەشێکە لە عیبادەت ئازادکردنی خاک بەڵام بەنیازی چەسپانی عەدالەت و دادگەری و یەکسانی و ژیانێکی فراهم لە بۆ خەڵکی بەشێکە لە دینداری و عیبادەتدا. پێغەمبەر صلی الله علیه و سلمیش لەبەر هەندێک لە ژیانی خۆیدا کاتێک لە شاری مەککە بوو هەموو هەوڵێکیدا لە ئیطاری شارەکەی خۆی کە مەککەیە کەشێکی ئارام دروست بکاتن هەتا خەڵک عیبادەت و بە ئازادی دینداری خۆی تێدا بکە. کاتێک زوڵم مستەم ڕێگەی پێنەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم پەنای لە بۆ هەموو شوێنێک برد لە بۆ طائف برد لە بۆ مەدینە برد
لە بۆ هەموو شوێنێک بر بەڵام یەک خاڵی زۆر گرنگ هەیە کاتێک لە هەموو شوێنەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەت دەکرێتەوە خەڵکی مەدینە پێشوازی لێ ئەکا بەڵام ئایا پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنها بە مەدینە دڵی مرتاح دەبی نا حتا خاکی ڕەسەنی خۆی کە مەکەیە ئازاد نەکرێ پێغەمبەر صلی الله علیه و سلم مرتاح نابیتن لەبەر هەندێک فتحی مەکە فتح المبین و فتح هارا زیاتر باسی پێغەمبەر صلی الله علیه و سلم چون بووە لە دەربڕینی خۆشەویستی ناودڵی بۆ خاک و شوێنەکەی کە لێی لەدایک بووە ئەویش مەکە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک تازە لێکم بە قسەکان باسمان کرد کتێبێکی تەفسیرێکی عەمەلیە قەناعەتم پێ بکە هیچ کون و قوشبنێکی ژیان نییە ئەتوو لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بۆ خۆت قودوە و مامۆستایەکی وەرنەگری هەر بابەتێک دەستی لێ ئەبەی لە قەزای مەسائلی خۆشەویستی خاک و نیشتیمان زۆر جارە دوو نمونەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە باز دەکەین کە دوو نمونەی زۆر زیندینە یەکیان پێغەمبەری خوا لە شاری مەککە لەژێر زوڵم و ستەم و هەرچی خراپەیە دەرحەقی کرا شاری مەککە بەجێ دێری دەستە شاری مەدینە لە شاری مەدینە خەڵکی شاری مەدینە خەڵکێک بوون بەڕاستی ئیمانیان بە پێغەمبەری خوا هێنا نەک بە زمان ئیمانیان هێنابێ بەڵام بەکردەوە نەبینە ئەوان بەر لە ماڵیان ڕۆحیان گیانیان منداڵیان هەموو شتێکیان پێشکەشی پەیامی پێغەمبەری خوا کرد پێغەمبەری خوا لە شوێنێکی پڕ ئازار دەڕوا هیجرەت و کۆچ دەکاتن لە بۆ شوێنێکی ئارام بەڵام ئەو شوێنی کۆچی لێ دەکاتن ڕاستە ئازار دەدرێ ڕزق و ڕۆزی لێ دەبڕێ بە هەموو شێوازێک ئەشکەنجە دەدرێ بەڵام زێدی ڕەسەنی خۆیتی ئایا کە زێدی ڕەسەنی خۆی بەجێ دێڵێت دەڕوا دەسیتە شوێنێکی ئارامتر مانای وایە پشت لە وڵات و نیشتیمانە بکەن نە کاتێک دەڕوا ئاورێک لە شاری مەککە دەداتەوە بە فەرمودەیەکی زۆر عاتیفی و دڵناسکانە دەڵێتن کە فرمێسکان دەبارن دەفەرمێ ما أطيبك من بلد وأحبك إلي لولا أن قومي أخرجوني فيك ما سكنت غيرك ما شاء الله شوێنێکی ئارام چ خۆشەویستی لە بەردڵی من هیچ شوێنێک ئەوەندە خۆشەویست نییە لە بەرامبەریشدا کەشهەوای مەدینە زۆر خۆشتریش ئێستاش لە مەککە بەڵام خۆشەویستی وڵات و خاک وا زۆر ڕاستەزا دەفەرمێ ئەگەر خەڵکەکەم ئەمنیان ناچاری دەربەدەرکردن نەکرد باە قەت ئەو وڵاتم بەزیێر نەدەهێشت وەک جەناب باس کرد سەرباری ئەمن و ئارامی سەرباری ئاسایش سەرباری ژیانێکی فەراهم و سەربەرزانە حتا لە ڕووی کەش و هەواوەش شاری مەدینە زۆر زیاواز بوو لە شاری مەککە ڕاستە لە بیدایەت هەندێک نەخۆشی لە شاری مەدینە هەبوون بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای کرد هەتا نەخۆشەکان لاچوون فرمودەیەکی دیکە هەیە هەر لەسەر خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خاک و نیشتیمان حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم دار و بەردەکەشی خۆشویستیە لەوەی حەز دەکەم دوو نمونە لە بۆ باسکەم یەکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم چای ئوحود کە یەک بوو لەو شاخانەی لەو شاخە بەرگریەکی سەرکەشانە و مەردانەیان لە شاری مەدینە کردژی زوڵم شاخێک کە دیفاع و خەباتی لەسەر کرایە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیفەرموو ئوحود جەبەل یحبنا ونحبه ئوحود چێوێکە هەم ئەمە ئەومان خۆش دەوێ هەم ئەویش ئێمەی خۆش دەوێ دەوروبەری شاری مەدینەش یعنی ئینتیمای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بۆ خاکەکەی حتا ژینگەکەشی گرتبەوە کۆمەڵێک ناوچە هەبوون لە دەوروبەری شاری مەدینە ئەوانە شوێنی ژینگە پارێزی بوون یعنی حد حیوان لێلا لەوە ڕاندنی مەمنوع بوو ئیلا لە کاتی خۆی نەبە داربڕین تێدا مەمنوع بوو هەر شتێک تێدا مەمنوع بوو حتا یەک لەو سەحابانە دەجێڕیتەوە کاتێک یەکێک دەچی دار دەبڕی سەحابەیەکی دیکە دەیگاتێ دەڵێ بۆ هاتی داری لێرە ئەبڕی لێرە مەمنوعە نابی داری ببڕی بەڵام کاتێک دەبینی دارە ببڕی ئەوەی دیکە هەرچی کەلوپەلی کابرای لێ دەستین ئەوانش دەڵێن لۆی لێ دەستینی دەڵێ نەفەلەنی رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا ئەوەی وەکو ماڵی جەنگ پێشکەشی هەر کەسێک کردێک کە لەوانە وەربگرێ کە خیانەت لە خاک و نیشتیمانەکەن و داری ئەبڕن و ژینگەی تێکەدەن یعنی حتا دەگاتە تێنگدانی ژینگەی وڵاتیش ئێدی بە گوناه حساب هەمووی بە ئەوانە بە گوناه حساب کرد لەو شوێنانە کە دانرایە بۆیە بەڕاستی دووبارەی دەکەینەوە لەبەر هەندێش ئەو ئیزافەی بکەین لەبەر هەندێش تەماشاکەی شۆڕشی کورد ئەگەر لە گەواقعی خۆ تەطبیقەوە ببەسترینەوە شۆڕشی کورد ئەگەر تەماشا بکەی زۆربەی هەرە زۆریان ئەگەر نەرم هەر هەمویان مەلاو شێخ و ئەهلی مزگەوت و تەکیە و خانەخاکان بوونە یعنی پرسیارێکی حساس لێرە ئەوەیە مەلاو شێخ و ئەهلی مزگەوت و تەکیە و خانەخاکان چ ڕەبتیان بە شۆڕشی وە هەبووە مثلەن ئەوانە لۆ بڕیاریاندا شاخ هەڵبژێرن بڕیاریاندا مەرگ هەربژێرن ئاخر ئەوان ئیسلامیان ناسی دەزانن لە ئیسلامدا خۆشەویستی خاک چەندە گرنگە لە ئیسلامدا
خۆشەویستی خەڵکی خۆ چەندە گرنگە لە ئیسلامدا دابینکردنی ئەمن و ئاسایش و ئارامی چەندە گرنگە لە ئیسلامدا دابینکردنی ژیانێکی سربەرزانە و ژیانێکی شەڕەفمەندانە و ئازادانە چەند گرنگە خۆشکردنی ژیان و گوزەرانی خەڵکی خۆت لە ڕوانگەی ئیسلامەوە چەند گرنگە لەبەر هەندێک ئەوانە چ مەلا بوون چ شێخ بوون چ ئەهلی تەریقەت بوون ئامادە بوون ڕۆحی خۆیان گیانی خۆیان ماڵی خۆیان بەخت بکەن بەس فی سەبیلی ئەوەی ئەو کەشە ئارامە لە بۆ خەڵکی خۆیان تەمین بن. باش دکتۆر ئێدی ئەوە باسی هەستی نیشتیمان پەروەریمان کرد لە دیدێکی ئیسلامیەوە ئەی چوون باسی ئازادی کراوە ئێستا نیشتیمانێکمان هەیە الحەمدولیلای خۆمانە و تا ڕادەیەکی باشیش ئازادین بەڵام پارچەیەکین لە وڵاتێکی دیکە چون باسی بەدەستهێنانی ئازادی کراوە یعنی وڵاتێکی سربەخوو بین وەکو ماف لەناو ئەو وڵاتە چون باسی ماف و ئەرکی تاک کراوە لە ناو کۆمەڵگان. طبعا ئێمە کە باسی ئازادی ئەەکەین تاکید باس لەوەیەکەن کە شوێنێک ئازادی تێدا نەبی ئەتو هەوڵ بدەی ئازادی بکەین. ئێمە لە کوردستان ئەگەر لە ڕوانگەکی مسلمانانەوە تەماشە بکەین ئیسلام پەیامێکی جیهانیە ئیسلام پەیامی قەومێک و نەتەوەیەکی خاص نییە. یعنی ئیسلام تەرجیعی ئەوەیە کاتن کە کۆمەلگای مرۆڤایەتی هەموو پێکەوە وەک برا پێکەوە بژین. یعنی چۆن ئێستا یەکێتی ئەوروپا هەیە هەمویان پێکەوە دەژین ئەمریکا 50 وڵاتە پێکەوە لە وڵاتێکدا دەژین ئیسلام هانی ئەوەیەدا بەڵام کاتێک پێکەوە ژیان ببێتە مای چەوسانەوە و کوشتن کەواتە نەبوو پێکەوە ژیان ئەو پەیامی ئیسلام لە باسی پێکەوەی ئەکاتن پێچەوانە سوڕایەوە. مەثلەن بۆ نمونێکی وازحتر لەسەرەوەی بینین ساڵی ڕابردوو بوو یان 2 ساڵ بەر لە ئێستا بوو لە بینی سکۆتلەندا و بەریتانیای ڕاپرسی کرا خەڵکی سکۆتلەندا یەکسەر بڕیاری مانەوەیان لەگەڵ بەریتانیادا لەبەرچی چونکە هەرچی ئەو ئازادی خەڵکی بەریتانیا هەیەی هەمان ئازادیان هەبوو هیچ پێویست نەبوو ئەوان جودا ببنەوە بنە وڵاتێکی گچکە. ئێمەی کوردیش بەڕاستی قسەکەی بکەین تەمەنامان دەکرد ئەو عێراقی ئەمە لەگەڵی داینە ئەو تورکیا و ئێران و سووریای لەگەڵی داینە بەریتانیایەک بە کاتێک کە ئێستا ئەوان عێراق دەڵێ ئێوە نابێ ڕیفراندۆم بکەن نابێ ئینتیخابات بکەن داوا دەکاتن بەڵام خەڵک حتا ئەو بەڕێزانی کە خەڵکی کواتی ئەگە ناڕازینە من دڵنیام ناڕازینینە حاڵەتێکە کێشەیەکی دیکە لە گۆڕێنیە ئەوان هەموو هەوڵێکەدەن ئەمە لەگەڵیان بمینینەوە ئەمە خەڵکی کورد بەمەلا و شێختەوە بگرە حتا دەگاتە ئەوەی بڕوای بە هیچ شتێک نییە هەمومان چەندی خلاف و ناکۆکیمان هەبی هەمومان متتەفیقین لەسەر ئەوەی سربەخۆیی و ڕزگاربوون خاڵی یەکەمە و جێی مسام و مناقەشە لەسەرکردنێ نییە باشە لۆی لێ هات آخر حکوومەتێک کە قەرار وایە ئەمن هاوڵاتی ئەو بم مێژووی خۆت تەماشا ئەەکەی لە کۆنەوە هەتا دەگاتی ئێستا ئەنفال بووە ماڵوێرانی بووە خاکسووتاندن بووە بە زیندی گرتن یعنی دیمەنیمەتە یەک لە دوایەکەکانی دەمێت لە ڕابردوو حتا دەگاتی ئێدا دیمەنی ئەو چاڵانە دینێ پێرچای خۆت آخر منداڵێک کە هێشتا مەمەی لە سەرزارێ چ تاوانێکی زیندە بە چاڵی ئەەکەی ئەو ڕۆیشت 2003 هەموو چەپڵی خۆشیمان لێدا تازە ئەو عێراقی کە بەشی ئێمە ئەنفال و کێمیا باران و وێران و فلان بوو ئەو عێراق ڕۆیشت تازە هەناسەیەک ما خوارد و سەیتەرە و هیچ شتێک نەما بەڵام بەداخەوە ئەوان هەر هەندە خاتری مەیان گرت هەتا کەوتنە سەر پێ کە کەوتنە سەر پێ ئێستا کە ئەمن هیچ لە سیاست نازانم باش تدەخلی سیاسەتیش ناکەم بەڵام حتا ئەوەی کەمترین زانیاری لە سیاست هەیە و ئەوەی هیچیش لە سیاست نازانێ دیمەنەکان وازەحەوەی هەیە لەسەر ژیانەکان وازەحە هەموو بەرەو ئەو ئاقارێ ڕوا ئەگەر ئێمە نەگەینەیەک برایەتێکی قوڵ لە بینی خۆمان دروست نەکەین ناکۆکیەکان وەلانەنین نەبینەوە دۆستی یەک و چارەیەک لە خۆمان نەکەین هەمان دەردی ڕابردوو بەسەر خاک و وڵات و میلەت و نیشتیمانی ئێمە دێتن بۆیە قەت ئینشاءڵڵا دووبارە نابیتەوە بۆیە ئازادی لە ڕوانگەی ئیسلامەوە خاڵێکی جەوهەریە یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک دێتە نەک کاتێک دێتە شاری مەدینە لە شاری مەکەوە لا ئیکراه فی الدین لە شاری مەدینە بڕیار دەدا مثلا فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر يعني حتى لقضية إيمان إسلام آزادي دادات الشخصي حتى لا مسائل جلوبرق إسلام آزادي داداتي مثلا في غمر صلى الله عليه وسلم حتى لا هالبجاردني ديني شدي آزادي دراية إسلام لكم دينكم ولي دين إسلام هيц كاتيك لقل أودانية بزور دينك بسفيان دريت سون كلبرتسي ناخوشترين درد كملتان توشي أبن نفاقة استاك كابرايكي كافر زياني لبو إسلام نية ئەوەندەی منافقێک زیانی لە بۆ ئیسلام هەیە چکە منافقێک لەسەرەوە خۆی بە دۆستی تووپشانەدا لە ژێرەوە خەنجەر لێ ئەداتن
ئەتوو کاتێک بتێ بە خورتی دینێک بسەپێنی تۆ ینی ناچار کۆمەڵێک منافق لە بۆ خۆ دروستەکەی کە بە ناچار لەسەرەوە وا خۆیان پیشانەدەن لەبەر هەندێ چه ئازادی کللتورە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو ئازادیەکیدا یعنی یەک لەو فەخرانەی ئیسلام شانازی پێوە دەکەین ئیسلام چوویتە ناو هەموو ئومەتانی دنیا بەڵام کللتوری هەموو دنیای پاراستیە کورد مثلا ئێستاکە مثلا مۆدێرنە هاتیە احترام هەیە طبعا جلوبەرگ هەمووی بەڕێز و احترامە بەڵام خەریکە غەزوی جلوبەرجی کوردی ئەکا بەڵام تەماشاکەی هەتا ئەتو زیاتر پابندی مزگەوتی هەتا زیاتر پابندی حجرە و فەقێ و مەلایەتی زیاتر جلوبەرجی کوردی لەسەر و سیمات دەستان خۆش دکتۆر زیاتر باسی بابەتە دەکەین و چون بتوانین ئاینی ئیسلام بە شێوە باشەکەی بەکاربیێنین بۆ نیشتیمان پەروەری یانێ وامان لێ نەیە دینەکەی لە بیرکەین تەنها باسی نیشتیمان پەروەری بکەین بەڵام ئێستا دەچینەوە لای دیاربەکر و دوای دەگەڕێنەوە بەڵێ تەماشا بن هێژاوە دێ بەرنامەی پاشی بەردەوام بکەین هاژی بشێوەیەکی ڕاستەخوو بەرەف بۆ کوردی کوردستانی تایبەتیژی دیاربەکری و هەفکاری مە ماهەری وسەل بشێوەیەکی ڕاستەخوو دەتگەلمە دەبە ماهەری دیوەکی هەفکاری من بێژن لە جەمتە میهوانێتە هونەرمەندێکی ناو و دەنگی دیاربەکری و باکووری کوردستانیشی گشتی هەیە ئەم زیاتر کامیرێش بوویوە وی هونەرمەندی بجێتێلین و پاشیواوە خێر و بەرەکەت و سەحەت بفەرموو ماهەر ولی دیاره سر و چاوت ماهری و دیاره دنگ من ناگهته جا از دوباره پرسیارا خود دوباره کم یانجی دوباره ادیو اگر ما جمع ماهری اگر او پرسگریکا دنگی هات چهار سر کردن ماهری افدمه باش پاشیوا و خیر و برکت و صحت بد و کی افکار من بحث لیکری مهوانه کته عزیز هی اوجی هنرمنده که ناو دنگ با کوری کردستان تایبەتیژی دیاربەکریه هم ده زیادتر این برف دیاربەکری بزنین که مهوانته ده چش بویمه پیشکش که تایبەتیژی دوی شوا و سایه خوش و بدنگ و آرام یا پاشیوا 14 جهی و رمضان پیروز دیاره پرزگری که دنگی و کی دیار بیش حرکت ماهری دیاره و پرزگری که نه تا چراسه کنه پرزگری که بچی که چپینه و دیتا چراسه کنه بیش رو ام وگر نه دیار بکره دکتر دایلی ورن دکین دکتر بازیاتر باسی او بکن عینی اسلام به تایبەتیش لمن برکان للاین ما مستعینی عینی پیروز اسلام و للاین برایستان چون لمودوا حتی دی پیشتریش بکارهین را و بو اوی پامی نیشتیمان پەروەری بگەینێ بەڵام لەو کاتەوە هەتا 25 مانگین و کە بەڕاستی مێژوەیەکی زێڕین و دەرفەتێکی زێڕینە لە بوو میلەتی کورد بۆ ڕەفراندوم چون دەتوانن ئەو پەیامە بەکاربێن لە مینبەرەکانی ئەم پێم خۆش بوو پەیوەندەکەن ڕێک نەکەوتەوەی مقاطعی منە بی یعنی صریح قسەی بکەین صریح مامۆستایانی ئاینی ئەگەر هەرچەند تووڕە بوو من هەرچەند حاڵەتێکیان هەبی بەڵام لە هەستی نیشتیمان پەروەری قەت کێشەمان لەگە مامۆستایانی ئاینی نەبووە یعنی یەک لەو شانازیانەی کە وەکو مەلا شانازی پێوەکەین مامۆستایانی ئاینی هەمیشە داکۆکی کارێکی ڕاستەقەی نەبوونە لە قەزای نیشتیمان پەروەری هیچ ئیشکالێک لەوەدا نەبووە دڵنیاشم یعنی بەبێ تەوجیهکردن بەبێ فلانەکردن مامۆستایانی ئاینی کە بگاتە حاڵە حەساسەکەەوە هێڵە سوورەکە مامۆستایانی ئاینی دوودڵ و ئەوانە نابن ئێستا کۆمەڵێک نیگەرانی ئەولا هەیە جەنابەت دەزانێ من دەمێ سەریح قسەی بکەم چونکە نامانەوێ هیچ دینە سەر ئەو نیگەرانیانەش چون بتوانین ئەو نیگەرانیانە بەزە قەزم لێرە ئەوەیە لەوانەیە ئێستا مامۆستایان هەم لەبەر دۆخەکە کە لە پێشیان وازەح نەبی هەم لەبەر مڕعاتکردنی هەندێک ئەو خەڵکانی کە بە جۆرێک لە جۆرە ئەمەش کە بیرەکەنەوە بەس دڵنیام هەم ئەو خەڵکانە کۆتایی بە مۆزوعەکە دێتن هەم مامۆستایانیش دەگەیشت ئەگاتەوانە بۆیە لە مەسایلی نیشتیمان پەروەری مامۆستایانی ئاینی پێشتر باسمان کرد مێژوویەک کە هەموو دنیا شانازی پێوە ئەکاتن یعنی مێژووی مزگەوت و مەلا و فەقێ و ئەوانە هەموو دنیا شانازی پێوە ئەکاتن مەسەلەی نیشتیمان پەروەریە یعنی یەک لە دووبارەی حەز دەکەم جارێکی زۆر جار باس یعنی بەگشتی لەلایەن مەسەلەن یەکەتی زانایانەوە بەرنامەتان دەبی لە بوو مامۆستایانی ئاینی لەمە و دووە هەتا ئەو کاتی بە چ شێوەیەک هاندانی خەڵک بکەم بوو مەسەلەیە بەخۆی ئەوەش باسەکەم بەس یەک نقطە حەزەکەم ئەوەی بڵێم فەرموو یعنی تەماشای وەختە حەساسەکانەکەی مامۆستایانی ئاینی دەنگێکی زۆر مردانە و دلێرانەیان هەبووە لۆ نمونە کاتێک داعش هات داعش گەیشتە نزیکترین شوێن لە کوردستان یعنی دەوروبەری هەولێر و حتا ئەوەندە ما داخلی هەولێر بوو یعنی هەتا دنیایە بەو مووقیفی مامۆستایان سەربەرزین کە لەو وەختەدا لە جیاتی هیچ مامۆستایەک شوێنی خۆی بەجێ نەهێشت کە مزگەوت بوو ڕۆژی پاشتریش جمعە بوو مەثەلەن پاشی هەنجێ ئەو مامۆستایانە لە جیاتی ترس و لە جیاتی دڵە ڕاوکێ و کە خەڵکێک هەبوو لەوانەیە ئەمن بەخۆم
چەندین کەس بەمەیان گوتێ چاوتان لە خۆبی ئەوە داعشان لەوانە فلانە بەڵام حیس مامۆستایەکی ئاینی بەبێ ئیستیسنا ترسی ئەوەی تێدا نەبوو بڵێ ئەگەر ئەمن باسکەم دی ئەگەر کابراایەک هاتە قاندیەوە یان دی ئەگەر داخل بوون مامۆستایانی ئاینی مردانە خەڵکیان هاندا بخۆشیان هاندا حتا چوونە سنگەرەکانی پێشەوەش دیفاعیان لە خاک و نیشتمان ڕاستی ملەتی کوردیش هەموو شانازی بە ئێوە دەکەن ئەمە بە میلەتی خۆمان وە جوانی هەمیشە کە لەگە معاناتی میلەتی خۆمان دابین جوانون لەبەر هەوەندە شاناز پێوەکەن پێم وایە ئەو کێشە چارەسەر کرا بوو ئەوەی زیاتر یعنی قسەکانی شیرین یعنی قسەی جەنابتان نەبڕم دەچینەوە دیاربەکر دوای باسی ئەو بەرنامەتان دەکەم چون هاودانی خەڵک دەکەن بە تایبەتیش بوو ئەو مێژووە کە 25 مانگینوە بەڵێ تەماشا بنێژە دووبارە ئەمی بەرەف دیاربەکری بە بچین هیوی دارم ژی vê darê li cem hevkarê min maherî ew pirzgirêkê hata çareserkirin mahar ev demête baş êdî kamêra ji bûyte û diyal wî hunermendê nav û deng yê Diyarbekirê û Bakurê Kurdistanê bizanîn kadêt ev şeve da dengê xwe xweş rasa tu jî dê çibû me pêşkêşkî di paşîva me ya çardê da û ferm û mahir Yalla ya mahir navê Xwedê bîne û dest pê bike. Diyare jî hêştan pirzgirêk li cem maherî heye nizanim yani ez zî çûme dev yan jî pirzgirêk diyara êdî xwehê jî daye mahir. Şikla ve li cem ew mala ku mahir lê mêvan bî hindek germe jî êdî pîviyayekê zêdetir mahir xwehê jî negirit û keşuhavê wê jî xweş lê ve doktor zor da ailê bûn dekin. Belam îşallah nabite carî sêyem eger carî sêyem rûyiştîn îşallah ew کێشەیە چارەسەر دەکرێت یعنی دوای 5 دقەی دیکە تا دکتۆر قسەکانی خۆی بەدڵی خۆی بەمنی خۆ خلاص کە من جستڕی خێرت بنووسی دکتۆر بەرنامەتان لەبوو هەم هەفتەی دابێ لە خودبەکان بەهڕاستا جگە لەوەش لە دوای نوێژی ئێوارش زیاتر مەسەرەن مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکان دی وتار دەدەن زیاتر لە بۆ ئەم بابەتە چ بەرنمەیەکتان دەبی چون هانی خەڵک دەدەن بۆ ئەوەی زیاتر بەرەو سندوقی ڕەفراندوم بڕۆن وڵی سەری قسەی بکەم ئەمە شتێکمان بڕیارێکمان نەدایان دەمێ ڕاستکاوانە قسەی بکەم بڵێم دانیشت بین شتێکی وا بکەین بەڵام ئەوە حاڵەتێکە هەموو جارێ بەرنمەیەکی چڕ و پرلۆدا ئەندری و ئیشی لەسەرەکرێتن ئەمن ئەوەی بە سێ نقطەی سەریع باسەکەم یەکەم دووبارەیەکەمەوە ئەم دڵنیە مامۆسایانی ئاینی پێویستیان بە تەوجیهکردن نییە چونکە بەخۆیان لە ئاست مەسئولیەتن و دڵنیە مامۆسایانی ئاینی ئەگەر لە کۆمەڵێک شتیش گلەیان هەبی بەڵام لە قەزی ئەوە نەک مامۆسایانی خەڵکی کوردستانی بە شێوەیەکی گشتی تەڕەدود و ئەوەیان نابی دووەم وەزارەتی ئەوقاف ئێستا بۆردێکی خودبە ئەوانەی هەیە یعنی زیاتر ئەو ئەرکەی بەسەرەکی وەکو ڕسمیات دەکەوێتە سەر ئەسۆی وەزارەتی ئەوقاف کە بۆردێکی خودبەیان دانایە هەموو هەفتانە خودبەی لە بۆ مامۆسایان دەنێرن سێ ناونشانیان ئەدەنێ هەتا مامۆستا یەکێک لە بەوانە هەڵبشێریت دڵنیام ئەوە ئەوقاف دەورێکی باشی ئەبینی بەنسبەت ئەمە یەکێتی زانایان ئێمە زیاتر هەوڵەکانمان تەوعیە و بڵاوکردنەوەی ئەوانەیە مەتەلەن کۆڕە سمینارە بەیاننامەیە پەیوەندیکردنە بە مامۆسایانی ئاینی ئەمە دڵنیان کە دادەنیشتن ئینشاءالله بەرنامەیەکی چڕ و پڕ دادەنین چۆن وا بکەینێ بەس دووبارەیەکەمەوە ینی ئەو قسەم بە شەرمەوە دەیکەم چونکە ئەمن مامۆسایانی ئاینی ئەناسم مامۆسایانی ئاینی لەو قەزیانە گەورەترن لەوەی خوانە خواستە بەبێی تەوجیهوان لەبیر بچێ من زۆر بە ئەوانە ئەی دەستان خۆش دکتور ئێدی وەکو پێشتر باست کرد خەڵکانێک هەن مەسەرەن نیگەرانن لە ڕەوشی ئێستا بە تایبەتیش کێشەکانی ئابووری و سیاسیمان هەیە یانێ هەشتان چارەسەر نەکراون ئێدی وایان لێ هاتووە بە شێوەیەکی یانێ دڵتەنگانە تەماشای ئەو بابەتە دەکەن و ڕەفراندوم و ئەنجامدانی ڕەفراندوم چون هاندانی ئەو خەڵکانەش بکەین کە پێیان بڵێن ئیشەڵا دوای یعنی ئینە بەعد العسر یوسرا کە چون لە ئیسلامیشدا هاتووە و لە قورآانی پیرۆزدا باس کراوە چون هانی ئەو خەڵکانەش دەین کە ئێدی بەرگەی ئەم نەخۆشیانە بگرن دوای هەر ناخۆشێک ئیشەڵا خۆشی دەست پێ دەکەن وەڵاهی ئەوە سەراحەتەن لەوانەیە خەڵک زۆر تاوانبار نەبی ئەمە سەریح قسەیەکەم زۆر ڕاست لەبەر چی چونکە ئەوە مەشاکیلە سیاسیەکان بەداخەوە لە کوردستانی ئەوەندە قوڵ بوونەوە ئەوەندە ناخۆش بوون خەڵکی تەوزیع کردیە خەڵکی دابش کردیە خەڵکی تووشی نیگەرانی کردیە ئەوە بە درەجە یەکەم بەڕاستی دەگەڕێتەوە سەر لایەنە سیاسیەکان دەبێ خاڵی یەکەم ئەرچی یەکەم سەر لایەنە سیاسیەکانە دەبێ لایەنە سیاسیەکان بە تێکڕایی هەنگاو بەرەو یەک باوێن لێک نزیک ببنەوە چونکە کە باسی مەسلەیەکی وها مەسیری ئەکرێ کورد لەوەتەی هەیە خوێنی ئەڕژێ کورد لەوەتەی هەیە ئەکوژرێ و شەهید دەکرێ
کورد لەوەتەی هەیە بریندارەکرێ کورد لەوەی هەیە ئاوارە ئەبیتن هەمومان چاومان لەوە بۆ داخۆم وەختی خۆی دەیانگوت خودمختاری یعنی هەمومان خەنی دەبوون کە باسی خودمختاری دەکرێت ئێستا کە کتێبەکانی تاریخی خوێنەوە باسی خودمختاری تێدایە لە بەیاننامە 11 ئادارەوە بگرێت تا ئێستا یعنی هەستەکەین ڕۆژێک بۆ شتێکی وە لە تاریخدا نەبووە ئێستا قەزیەکە باسی خودمختاری نییە باسی مافی چارەی خۆنووسینە باسی سربەخۆیە لەبەر هەندێ دەبێت لایەنە سیاسەکان یەکەم هەنگاو لەوانەوە دەست پێ بکە شتێک بکەن بەڕاستی ئەو نیگەرانی خەڵکی وەلا بنێن خەڵک خۆش بوو یعنی سەریح قسەی بکەین ئەمە لێرە مامۆستای ئاینی ئیشیمە نەسیحەت و ئامۆژگاریە هەرچی حزبە سیاسیەکانە بەبێ ئیستیسنا ئامۆژگاریانەکەین بەڕاستی دەبێت لە ئاست مەسئولیەتی ئەو قۆناغەدا بن هەرچی مەصالحی تەستی حزبایەتی هەیە وەلاوە بنێن لەبەر ئەوەی حزب دەکرێت ئەو حزبە بگۆڕی بچی حزبێکی دیکە دەکرێت ئەو حزبەی سەر لە نوێنوێکەوە دەکرێت حزبێکی دیکە تەشکیل بکەی بەڵام کوردستانت لە دەست بچێ بە ئاسانی زارێکی دیکە دروست ناکرێت دەبێت حزب بەکاربێنین بۆ خزمەتکردنی وسیلەیە حزب ئامانج نییە یعنی قەناعەتم پێ بکە نازانم لە کوردستان 24 بوو یان لە تەلەڤیزیۆنش کە بوو یان لە ئەنتەرنێتی بوو ناوەڵە مامۆستایەک باسی کرد لە تورکیا هاتبەوە دەیگوت خەڵکی تورکیای بە ئوستازی جامیعەوە بە فەرمانبەرەوە بە گەنجەوە باسی کوردستانەکە یەکەم دەیگووا ئەزان جەژنە دەڵێن کەنجی ئەنگە ئەو ڕۆژەی دەست پێکەن بڕیاری سربەخۆبوونە دەن یعنی ڕیفراندۆم بە مەبەستی سربەخۆبوون بە مەبەستی زیابوونەوە بە مەبەستی یعنی کەواسی دەوڵەتی سربەخۆ ئەکرێ ئومێدیەکە نەک تەنها لە بۆ کوردستان کوردەکانی دیکەش ئەویان پێەیە بۆیە بەڕاستی ئێمە ئامۆژگاری هەموو حزبەکانەکەین بەبێ ئیستیسنا هەنگاوی وا بەرەو یەک باوێن فعلەن لێک نزیک ببنەوە ئەو بێمتمانەی دروست بە و سیقە دروست بیتەوە هەتا دڵی ئەو خەڵکی خۆش بی ئەمن ئەوەن دێڵێم دووبارە والله نە لە خەمی خەڵکی دابن نە لە خەمی مامۆستایانی ئاینی دابن ئەوانە نەک بەدەستەشی بەدەست و پێ مۆر ئەکەن کەسیش بە نەخێر دەنگ ناداتن هەموو بە بەڵێ جیابنەوە دەنگەدا بەڵام پێویستیان بەوەیە ئەو سیقە و ئەو دڵخۆشی بدەنە خەڵکی بە ئارامی ئیشڵە دڵی خەڵکی بێتە خۆشکردن بەری ئەنجامدانە فاندەمەی دکتۆر دەچینەوە لای دیاربەکری ئیشڵە ئەمە ئاخیر جارە ئەو کێشەیە ئیدی چارەسەر کرا بەلێ تەماشاوان هێژۆ بەرەف دیاربەکری شوەیەکی ڕاستەوخۆ ئەفکارێمە مۆهری وستەر دیێمەدا بە ماهر ئەفدەمێتە باشدی ئەس بێجارێ کورتی بێژم کامیرەش بوویتە و مهوانە تێ عزیز کو هونەرمەندێکی ناودەنگی دیاربەکرێ و فەرمون بله دنباش جوان جی دیاربکره دیسا ام لپاشی وکه مهوانه مالکینه نها هنرمند که و ساعت شوه دریه خوش مرا وکر هنرمند ابراهیم جاندان لپاشی و ام مهوانه وی نه ام اینها جیب پرسن گلو رمضان وی پاشی وی چاوا در باز دبن برز جاندان سلاورز حمیه جوره آن البرکرنا کانال 24 کیمت مشاد که برهنگی از رمضان حمیه اجزان و دل پیروست کم خود تعالی عبادت و دعای وان و پروژه وان قبول که انشالله هم خیراتن سر شورات سپاس رمضان و چوا در باز دبه والله رمضان آمد زانی هلا باکور بچخواد بجین گرمایی کی کلک زیده ای چخواد داره دما عور روژه پیشی ده هنکی دنیا هنکایی بود پشتی چخوا داره برگرمی داره یعنی رمضان ما دو وقت بعد دبله یعنی ان شاء الله خدای قبول وکه ایجا و هلا باشور ده زوره گرمای هون ده زده ما بعد دبله ایوان جو به ایکس دبله یعنی برای اسلام و رزشیم شامیم سر شب مراتن بله هم جید بیشم خدای قبول بکه ام نها مهوان موزیک جنه که نه ام زیده گوتنه درج نکن ام دخوازن سرانه کش و گهداری بکن ام دویژن ام بیتکی بیژن او بیتی گوتنو آوازی منه من برای اون ورم من بسنده بود و از اینجا میزکم الان یعنی دیگه روزی دمیج خوش وره بیشن میوانی وره تماشوانی مره و پار بکن انشالله بله ام گهدار دکن کرم کن محمد ناف شرينا ظلم برينا قربان حبيب خوادا ذل عشق خواد يدينا قربان حبيب خوادا ذل عشق خواد يدينا الله الله والله لا إله
محمد رسول الله لا إله إلا الله محمد رسول الله لا إله إلا الله قربان محمد دين ورقل جلة ببين أسحير الله ونوره بأشقوي أزمني أذكر الله ونوره أشقوي بمهارين الله 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 لا إله إلا الله محمد رسول الله لا إله إلا الله محمد رسول الله لا إله إلا الله قربان الله هر بجی ابراهیم جاندان سپاسیات دکن وی دنگ خوش و بیتا واتدار هر بجی وجدا صابوندان ببر بجين إن شاء الله بآزاد وبصرف رازي وسردين محمد إن شاء الله شهيد كريجي براجبر سردين محمد إن شاء الله بله ام سپاسیا ابراهیم جاندان دکن موزیکجن کو دوی دم پاشی ویده و بیتا خویا خوش و بدنگ خوی خوش بو مهوان شاشه یا کردستان 24 جوان ام دی سال جمتره هی دستت خوش ماهر تبشوی که راست خوش مالا هنرمند بنا و دنگ دیاربکری و باکوری کردستان جیب گشتی دید گلمه بوی زور سپاس به هنرمندی جی پیشمجی و زور سپاسیایی بکه که هم درگه مالا خوشش بوی تفکری هم او سرودا خوشی بدنگ خوی خوش پیشکشی مکری زور سپاس بود و تماشا نجام بردام کن سر تورو مجارا آینی افشود نوا برنامه پاشی داد گل دکتر جعفر گوانی دکتر جان استا زور زر مثلا گنزه کم بتایبت نیگران دبندناو وڵات دا بە تایبەتیش ڕەوشی ئێستا وڵات بەجێ دێڵن چ کاتێک ئیسلام یعنی هاندانی ئەوە دەکا خەڵک وڵاتی خۆیان بەجێ بڵێن یانی شڕێگری لەوە ناکە کە لە وڵاتی خۆیان بژین بەڵێ طبعا بەجێهێشتنی وڵات هیچ کاتێک نە وەکو پەیامی ئیسلام نە وەکو پەیامی مامۆستایانی ئاینی کە هەڵقوڵاوی پەیامی ئیسلامە هاندان لە بۆ دەرەوەی وڵات نییە إلا هندك حالتي تايبتي مسائل علم يعني مسائل تجارة يعني مسائل نخوشي لو أنا هانا دريتن خلق بتسيتن بلام يعني بو كاريكي بيويستو تايبت بتشيتو دواي بقاريتو وخزمتي إيرو أواني بي أكاتن بلام رنگ بي يعني أو حالتي إستا لهريمي كردستان بوا لو أنا كملك هوكار براستي هبو بي يكم مسائل قضية داعش أو ترسي درز بخلقك لو أنا لا ناحية أمن وأسايج ترسابي دیسا ئەو قەیرانە داراییە کە دروست بووە بە هەمان شێوە تەئسیری هەبووە ئەو ململانێ سیاسیە سەقەتانی کە هەبوو بەداخەوە ئەوەش تەئسیری خۆی هەبووە بۆیە هیوادارین ئەو هەنگاوی کە دێتە پێش بەرەو ئاخارێک بڕوا برایەتێکی جوان لە نێو کورد دروست ببیتن برایەتێک کە نمونەی نەبیتن ئەو کاتی ئەو شتانی دەبوونە هۆکاری چوونە دەرێ ترس و بیم کە هەمیشە داگیرکار بێتەوە نبوني وزرانيكي باش كخلق لقيرانيكي براستك ندايا خالن حتى لا إسلامي فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم بارك الله مثلا أوانا إن شاء الله أميدوارين ئاین دەبەرەو ئەوەی بڕواتن ئەو ترسانە نەمینی بۆ ئەوەی نەک ئەو کاتی گەنج بڕواتن گەنجەکانی وێژ بێنەوە یعنی دەبێ گەنج سەبرێکی پۆڵایینی هەبێ بتوانی وڵات و نیشتیمانی خۆی لە دەست نەدا بەڵام دڵنیام ئەگەر ئەوانە چابوون کە ئینشاءالله بەو ئومێدەینە دڵنیام ئەوانیش دێنەوە یعنی حتا ئەگەر دیقەت دابیتێ پاش 2003 و ئەوانە کە وەزعی کوردستانی لە ڕووی ئابووریەوە خۆش بوو ئەو خەڵک هەموو هاتەوە بۆیە يعني أو كردي إستا لأمريكا لأوروبا لهر شوينة كرجي قناعتم بيه بك أجر 20 سال بلوي ولادتي شي أوي بيتن ضلي بلام ضلي راس تقيني ليريا هستكالوي هرمي وانا يعني برادرك خلشي لا يزاخو أوانيا ما وكان كليرة ديتم لأمريكا يجي
گوتم لۆ چەکەی لێرە تەلەفۆم لەکرد گوتی وەڵاوە کچم ئەگوازمەوە دایتمە کوڕەچی کچەکە و کوڕەکە هەردووک ویلادەتیان ئەمریکایە یعنی لەنەوەی وێنە بەڵام هەردوو گوتیتیان ئەمە لێرە هەز بە مرتاحی ناکەین ئەگەر زەماوەندی لێرە بکەین دەبێ بچینەوە کوردستانێ لە زاخۆیە زەماوەندەکەی بکەین ئەو پیرۆز بە سڵاوێن نەبووەوە ژەوێت دەباس قەزدم لەو نقطەی چییە یعنی کورد هەمیشە دڵی پێوە بەسترایتەوە پێرە بۆیە ئومێدەوارین گەنج بەسیقەیەکی زۆرەوە متمانەیەکی زۆرەوە دووبارەی دەکەمەوە لایەنە سیاسەکانیش هەمیشە هەنگاوەکان بەرەو ئەولایە برن کە ئەو ئومێدە لە ناخی گەنجان فعلەن زیندی ببیتەوە ئەو یەس و بێ ئومێدیا کە بەڕاستی کۆمەلگا دەکوژی یعنی ئەو یەسەی ئێستا هەیە لەناو هەندێکیان طبعاً خەڵک زۆر بەهیمەتە بەڵام لەناو خەڵکێک کە هەیە ئەو یەس و بێ ئومێدیا زۆر لە قومبەلەی زەڕی و ئەوانە کاریگەرتو مەترسیدار تەرسون کە تۆ کە تووشی بێ ئومێدی ئەبی نەشاط و چالاکی و داهێنان و هیچ خزمەتێکی ئەو خاک وڵات و نیشتمان و مرۆڤایەتی خۆت پێ ناکرێتن لەبەر هەندێک ئیمە هیواداری انشاءالله ئەو هەنگاوانە سەرەتایەک بی بۆ ئەوەی هەموو لاپێکەوە ئەو ئومێدە لە ناخی گەنجان بژێتەوە و فکر لە وڵات نیشتیمان بەزیهێشتن و ئەوانە هیچ تایبەتیژە هەیڤ ڕەمەزانی ئەم بکینە دەرفەتەکە بۆ ژبووی دوعاکردنش خدای مازن کویشڵا پێنج گاوێت دەهاتی و پاشە ڕۆژە کوردستانی پاشە ڕۆژەکە گەشتر بێت ئەفراش بینی و لەدەف هەندێک خەلکی هەیە بەرەف گەشتبینیەکە ماستر بە بچولی دێم هەمی پێیوە دەستن خۆ ژبووی خدای مازن بلند بکین و ئەمێ دوعای تایبەتی بکین ڕەوشە کوردستانی ژ باشتر بەرەف باشترین و بچەو ئەگەر خاڵن خراپژی و ئەگەر نوکە هەندێک پرزگرێک هەنە هەمی پرزگرێکە بێنە چارسەرکردن دکتۆر پاراستنی خاک و نیشتیمان و وڵات ئەرکی سەرشانی هەموو کەسێکە لە ناو وڵاتێک کە دەژین ئیدی بە تایبەتیش پێشمەرگەکان لە مایە ڕابردوودا و ئێستاش ئیدی بەردەوامن لە بەرگریکردنی خاک بە پێی دەقە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئاەتەکانی قورئانی پیرۆز بە گشتی پاراستنی وڵات چ پاداشتێکی هەیە کە ئێستا باسی پێشمەرگە بکەین بەڵێ طبعا پێشمەرگە هەر لە بیدایەتی ئەو ڕووداوە دڵتەزێنە کە دروست بوو کە دوعا ئەکەین و ئەپارڕێنەوە قەت دووبارە نەبیتەوە ئینشاءالله کوردستان هەمیشە پارێزراوبی خۆشبەختانە مامۆستایانی ئاینی چ وەکو جیهاتی ڕسمی یەکێتی زانایان و وەزارەتی ئەوقاف و یان ئەو دام و دەستگا ڕسمیانێکە هەن چ وەکو مامۆستایانی ئاینی وەکو تاک هەموو کۆدەنگ بوون لەسەر هاندانی پێشمەرگە کە ئەو کارێ ئەوان دێکەن کارێکی جیهادی ڕاستەقینە ئەوەیە چونکە جیهاد بریتە لە پاراستنی دین گیان ماڵ ناموس مثلەن لە کوردستانێ ئەگەر ئەو پێشمەرگە نازدارانی لەوێن ئەگەر ئەوان ڕێگریان نەکردبا ئێمە دینمان لە خەتەردا بوو وەک ئێستا دەبینین لە مووسڵێک کە دینی مسلمانان و مەسیحی و هەموو ئەوانە لە خەتەردا چی بەسەرهات دینمان لە خەتەردا بوو ناموسمان لە خەتەردا بوو کە چەندان چیان بەسەر ئەو ئافرەتەیە کوردە ئێزیدیانە هێنا هەروەها گیانی ئەو خەڵکەی لە خەتەردا بوو کە ڕۆژانە گوێمان لێ دەبێت چەند بە خەڵکی ئەکوژن و ئەوانەکەن ماڵش ئەوە هیچ کە لە خەتەردا بوو سەرۆت و سامانی خەڵکەکەیان دەبرد بۆیە کاتێک پێشمەرگە دیفاع لەو بەها جوانانە ئەکاتن لە ئینسانی بوونی ئێمە ئەکاتن کارەکەی پێشمەرگە وەکو جیهادێکی ڕاستەقینە بوو بەڵام ئەو پێشمەرگانە پابندی ئەخلاق و قیەمی ئینسانانە و مسلمانانە بن دەستپاک و ئینسانی خاوێن و دڵسۆز و خاوێن ڕخوانە خواسە کاری چەوت و هەڵە و ئەوانە نەکەن بۆیە لە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم غیری ئەوەی کە چەمکی جیهاد ئەو کاتی بەکارهێنرا فەرمودەیەکی پێغەمبەری صلی الله علیه و سلم کە دەفەرمێ ئەگەر کەسێک هات دەست درێژی کردە سەر گیانت یان ماڵت یان ناموست لەگەری بە شەڕوەرە دەریکەوە وتیانێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم دی ئەگەر لەگەرم بە شەڕ هات فەرمووی بەرپەرچیدەوە دی ئەگەر ئەوم کوشت فەرمووی ئەو لە جەهەنەمەیە دی ئەگەر ئەوە بنی کوشت ئەتوو لە بەهەشتەی شەهیدی جا لەبەر هەندێ انشاءالله خوای گەورە پێشمەرگەکانمان ئەوانەی شەهید بوونە خوا بە شەهید لە قەڵەمیانەدا شفای بریندارەکانیش دێ انشاءالله ئەوانی کەش انشاءالله خوای گەورە دەیان پارێزی بە ئەخلاق و ڕەوشتی جوانەوە لەبەر هەندێ هیچ کاتێک یعنی مامۆستایانی ئاینی دوودڵ نەبوون حتا لە بیدایەت لەبەر ئەوەی ئەو هێزەی کە هاتبوو دروشمێکی ئیسلامی برند کردبوو مثلا عالمێکیان هەڵدا بوو کە ناوی لا ئیلاهە ئیلا الله ئەوانەی لەسەر بوو لۆ ئەوەی خوا نەخواسە خەڵکێک بەو دروشمانە تووشی چەواشەکردن نەبێ مامۆستایانی ئاینی بە جیاوازی بیر و بۆ چوونەوە چ ئەوانی سۆفینە ئەوانی سەلەفینە ئەوانی مەذهبینە لا مەذهبینە فلانن هەموو پێکەوە قسەیان لەسەر دەکرد و هەموو چوونە سەنگەری لە پێشەوە دیفاعیان دەکرد هەتا بە عەمەلی بە پێشمەرگەی بڵێن کاتێک ئێمە پێتان دەڵێن ئەوە تەنها قسەنی ها ئەمە لەگەر ئێوە لە سەنگەر داینە بۆیە ئەوان نابێت دوو دڵ بن ئەبەدەن پیرۆستترین ئیشیوانە حتا ئەو نقطەش ئیزافە بکەم مادەم هەر ئەوە ئەگەر ئەوان بن
مثلا ئێمە ئازادی سبەینی جمعەیە خودبەمان پێ ناکرێت ئێستا ئەو بەرنامە پێشکەش نەدەکرێت ئەگەر ئەوان ناکرێت قسەی خێرمان پێ ناکرێت زۆر خەڵک بە ئیسراحەت ڕەمەزانی پێ بڕێ ناکرێت. خوا خێریان بنووسی دکتۆر ئەیدی کە باسی وڵاتێکی سربەخۆ و ئازاد دەکرێت گرنگترین خاڵ پێکەوە ژیانە پێکەوە ژیان کە ئیشەڵا دوا ڕۆژێکی زۆر نزیک وڵاتێکی سربەخۆمان دەبی چ پێکەوە ژیانێک دەبی لە ناو وڵاتە هەوی ئەرک و مافمان دەبی لە بەرامبەر یەکتر چوونبی بە هەموو ئاین و نەتەوە جیاوازەکان لە ناو وڵاتی کوردستان. یعنی ئەوەی ئیسلام لە سەرجەم ڕێبازەکانی دیکە جیا ئەکاتەوە ئیسلام لە ڕۆژی دامەزرایە بڕوای بە پێکەوە ژیان هەیە. یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێش ئەوەی هیجرەت بکات لە بۆ شاری مەدینە هەر لە شاری مەککە بووە باسی پێکەوە ژیانەکە باسی گفتوگۆ لەگەڵ ئەدیانەکانی دیکە ئەکاتن. کاتێک دەسیتە شاری مەدینەش شاری مەدینە پێکهاتەکەی سەنەمپەرستی تێدا بوو جوولەکەی تێدا بوو ئەنواع قەومیاتی عەرەب و یەهود و ئەوانی تێدا بوو. پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکسەر بڕیارەدا دەستورێک دائەنێتن ئەو دەستورە تەئکید لەسەر پێکەوە ژیانی ئاینی و پێکەوە ژیانی حتا نەتەوەی ئەکاتن چونکە زۆر جارە حتا ئەو دەستوری مەدینە لە شەڕحکردنی غەدرێکی لێ ئەکرێ. یعنی بەس باس لەوە ئەکرێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هاوپەیمان بوو بێ لەگەڵ جوولەکەی کە ئەنەما ئەوانی دیکەی تێدا نەبووە بە پێچەوانەوە لە شاری مەدینە کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم چوو یەهودی هەبوون جوولەکە عەرەبیش هەبوون ئەو عەرەبانە موسڵمان بوون بەڵام ڕێژەیەکی کەم موسڵمان بوون ئەوانەی دیکە هەر بتپەرست بوون. يعني ڕێژەی مسلمانان نەدەگەیشە 20 لە سەدای مەدینەش ئەو جارە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەجوولەکەکانی ناچار کرد مسلمان بن نە عەرەبەکانیشی ناچار کرد مسلمان بن چونکە لە سەرەتا باسمان کرد ئیمان یەکەمین شت پەیوەستە بە ئازادی دەبی کابرا بە ئازادانە مسلمان بیتن. لەو دەستوری کە پێغەمبەر صلی الله علیه و سلم داینە کۆمەڵی خاڵی ڕئیسی تێدایە ئەرکەکان دیارەکە پێکەوە ئەمن و ئاسایشی وڵات بپارێزن پێکەوە ڕێگری لە دوژمن بکەن پێکەوە ژیانێکی باش لە بۆ ئەو خەڵکەی فراهەم بکەن ئەوە کە ئەرکیانە دوای مافیشیان هەیە مافەکە چیە ئەو دەوڵەتە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم سەرپەرشتی ئەکرد کە بەپێی ئەو کاتی دەوڵەتێک بە سیستەمێکی جیاواز بۆکو ئێستا ناتوانانی وها وەسفی بکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو خۆیان پاراستنی ژیانی ئەو خەڵکە ناموسی ئەو خەڵکە ئازادی دینی ئەو خەڵکە هەموو ئەوانەی پاراستیە. لەبەر هەندێک ئێستا پێکهاتی کوردستانی وایە یعنی دووبارە یەکەمەوە ئەو قسەی جیاوازەکانی تێدایەنێتەوە دەمێت تاکید لەسەر قسەی پێشەوە. مثلەن ئەگەر تەماشای جیهانی ڕۆژ ئاوا بکەین باسی ئەمریکا و ئەوروپا بکەین ئەوان ئێستا ئازادی لە بۆ سەرجەم دینەکان دابی نەکرێ بەڵام لە بیرمان نەچی ئەوە پاش شۆڕشی فەڕەنسا لەوێ دروست بوو پێشتر ئەوان دوو مەزهەبیش پێکەوە نەدەژیان لە حاڵەتێکی وا ناخۆشدا بوون بەڵام ئەگەر تەماشای مێژووی ئیسلامەکەی لە ڕۆژی سەرهەڵدانی ئیسلامەوە لە شاری مەدینەوە پێکەوە ژیان لە بینی پێکهاتەکان هەبووە دوای کە ئیسلام فتوحاتی ئیسلامی دەست پێەکە نە کللتوری خەڵکی سڕیەوە نەدینی خەڵکیشی سڕیەوە لەبەر چی ئێستا تەماشای کوردستانی ئەەکەی لەو کوردستانە کۆمەڵێک کەنیسەی تێدایە ئیسەردەمی پێش ئیسلامن کۆمەڵێک ئاتاژگەی زەردەشتی و ئەوانەی تێدایە ئی پێش ئیسلامن بەڵام تەماشاکەی تا ئێستا پارێزراون حتا یەک لەو کەنیسانەی مووسڵێک کە قسەی لەسەر دەکرا مێژوەکەی زۆر پێشی ئیسلام بوو تاکو ئێستا پارێزراوە مثلەن ئیسلام مسلمانان کۆمەڵێک قۆناغی زۆریان بەسەرداهات لە هەندێک قۆناغان لەو پەڕی هێزدا بوون لە هەندێک قۆناغان لاواز بوون لە هەندێک قۆناغان لە ناو خۆیان پەرتەوازە بوون بەڵام دوجار پێکهاتە جیاوازەکانی ناو مسلمانان هەموو پارێزرا بوون کورد هەر جلو بەرجی خۆی هەبوو ئێزیدی هەر دینی خۆی ئەکرد مەسیحی هەر دینی خۆی ئەکرد مسلمان بە شیعە و سونەوە هەر دینی خۆی ئەکرد کاتێک شەڕ و کێشە و گرفتێکیش دروست بووە لەسەر قەزیە دینی دروست نەبووە هەمووی باگراوندێکی سیاسی یان باگراوندێکی تیجاری و مەسلحەتی هەبووە هەموو ئەوانە کێشەیان دروست کردیا لەبەر هەندێک ئەگەر ئێمە لە ڕوانگەی ئیسلامەوە بمانەوە دەوڵەتێک دروستکەین ئیسلام تەکیل لەسەر دەوڵەتێکی مەدەنی فرەیی پێکەوە ژیان وڵاتێکیمان دەبی بە ناوی کوردستان وڵاتی هەمویان ئەمە ئومێدەوارین کوردستان دەوڵەتێک بی تورکمان بە ئازادی مەسیحی بە ئازادی مسلمان بە ئازادی هەمومان پێدا بشین ئینشاءالله. دکتۆر جعفەر گوانی وتەبێژ و وتارخوێن کە ئەم شەو لەگەڵماندا بووی لە ناو بەرنامەی پاشیوی چاردە زۆر سپاس دکتۆر خوا خێرتان بنووسی زۆر سپاس بۆ قسە شیرینەکانتان و داوای لێبوردنیش دەکەین هەندێک زار قسە شیرینەکانی تومان بڕی زۆر سپاس بەڵێ تەماشاوان هێژا ئێدی دیال دکتۆر جعفەری ماف بابەتە بەحث کرد پیدیۆیەکی ئێدی ئەم بەرەف وڵاتی بە بچینەوێ وڵاتی سەربەخۆی کوردستانی و ئێدی خەونە هەمی کوردەکەی بێتە بجێیانین دیڤان وەختین مە بەحث کرین دیڤ ئاینەی ئیسلام پیرۆز ئێدی وی شێوەی وڵاتێکی سەربەخۆ دێماوێت بەڵێ تەماشاوان هێژا
پاشیف بردام که و ساعت دوی خود حس کتم وگرینو ام به مجرا تندرستی دست بکی گل مداون چنکی ام جید گل ودا ولی تماشا من جایی پرستیجی یعنی کیف ما پو گله و موسیقی تبامه تایبت یا برنامه پاشیوه هم بیرهاتنین خوش گل ما پیدا بن همین پارجی تنه بیرامه پاشیوا افشوجی خود حسب گل ها بردام بتو صلابت می تایبت بوی همی خلکی روزیر کنو کم جیلی خارنا پاشیوه نه پاشیوا اشلا صحت و خیر و برکت بتو هل دما پاشیوه جین کارن تماشا برنامه بکنو یدی مفایج برگه بابت مین افشوجی ارگه تماشا نجام ده نکاجی برف روجاوای کردستان و چین بحثان نریته که تایبت بر روجاوای کردستان و کین اوجی دانینا نان شرین آنکو ایدی بجین هم شرین مجنی هم جی نان سر سفرانته داین جالیه خلک روجاوای کردستان ایدی نریته هنیا تایبتی جی هیوا رمضان پیروز دا ته پیشچاف لسر سفرین فتارا آنکو بربانگا یعنی هر جهه کی هر پارچکا کردستان جی پراستی نریتین تایبت به هیوا رمضان پیروز دهنه بونو منال باشوری کردستان گلک شربت رشت تفروتن یعنی شربت و خارن هیوا رمضان تایبتی جیل دم افطاری شربت میویجا و مشیل سر سفرانتی داین صحت بد لوا هر تشتکی هم بخونو خیر و برکت و تندرستی و ایشلا باشتر لیوتو برف روجاوای کردستان و باشی دگل هوا دا بردام که هینجی بردام گل مداون کرین فروتنا ماروکان انگو نانی رمضانی وکی هن کسوی بناف دکن دمها رمضانی دا دگهجا آستکا هری بلند تبلی کو ماروک ده همو دمن سالی دا لبازاران تفروتن لی دمها رمضانی دا تیبت مندیه کوی هیا چمکی او بخوا وکی نان و همجی وکی جوره شیرانی تناس کرن قصيد هيفا رمضان ده قلق إقبال سن معروكة شهد به جبر ما هيك بيروزة وخصوصياتك معروكة هيد به مهيدة فأبد معمل أم دس بيت كن سري سبهد عمال تفزتين شغل أنت ده سبهد حتى عصر ده بين شاشة عصر بري إفطار بساعتك دو إقبال قلق شهد به قلق زحام شهد به فروتن قلق هي بری دما افطاری به دمجمره که هر هاتنا خلکی جبو کرینا ماروکان زیده دبا. لگوری هن ولاتیان هبونا ماروکان دمها رمضانی دا لسر سفره افطاری جبلی کو کسی نروجیگر سوده جی وردگرن بویا مینا یک جنری تین هری بالکش دوی مها پیروز دا. قدي زاروك حجيدكني ومزن حجيدكني وهيفا خيري ام بلاد كن جيرانا دوستا اري والله كيف زاروك اجرتي وكيف ما جرتي او بالعاده بشتي افطاري شاي شدبه شاي شدبه قش لنا البندي وينان انه بشاير بخن خوشبونا هنا شيرينه جي اختيار رباشه نانه ماروکان بخوا خوارنکا شامیا و دیروکا چیکرناوی و دیگراج هیاما 100 سالی اووردا. ددمن بوریدا نانه ماروکان وکی خوارنا شاه و بگان دهاتا بناف کرن. لی ددمن ایرودا بچوک و مزن هر وها کسین دولمند و خزانجی دکارن ماروکان بکرن و لسر سفره افطاری دینن. دلوبان چتو کردستان 24 قامشلو. افجي معروكين قامشلو رجاوا كردستان يجيب قشتي صحت بت لهميه افينو كمعروك خون بروسيجي يدي خارنا كابطام وخوشه يعني وكا الصامون وكينانج همجي شرين اجبركو يدي كونجي للسرويتين داين لهولي ريجي وكا معروكان مهنا يعني هم زيتت بيجني كوليرا باكونجي جي يعني بروسي زيتت تينا خارن هم دما باشي في هم جوا كي ديجي يعني بطيبات للسر سفران تداين باي تماشا نجا خد حس كت افشوا عند دست تورا تندرستي كين وخد حس كت عند افشوا زيدتر بحثا بابت جهرایی بونی خواردن آنجی تسمم هم ده بحث کن که چه ام توشی یعنی جهرایی بونا خارنه بین و چه دمکی ام چه خوش پاریزین جوی بابتش خود حس که دکتر کاروان یاسین پزشکی نشتجه فریا کاتن لگل مانده به دکتر جان زور بخیر بی و رمضان تام پیروز تندرستان ان شاء الله هر باش امين دکتر اما یکم ضربه لجهرایی بونی خوراک و دست بکن یعنی جهرایی بونی خواردن تسمم به شیوه کی زانستی چه پیناسه کی هست دواتر باسی خوب پاراستنیش دکن سپاس جوارجان
بە بدایەت باسی ژەهراوی بمکەین ژەهراوی بوون لە مرۆڤدا هەر مادەیەک بچێتە ناو لەشی مرۆڤ دا لە ڕێی وەک مادەکەشل بێ ڕق بێ یان هەوا بێتن لە ڕێگەی دەم بێ یان هەناسە بێتن یان بە دەرزی بێ ئەوە مادەیەکی کیمیایی زیان بەخش بێ مرۆڤی دووچاری ژەهراوی بوون دەکاتەوە یەک لەو مادانەش خۆراکە ئەگەر بێت و خۆراکەکە میکرۆبی تێدا بێتن زا میکرۆبەکە بەکتریا بێت یان ڤایرۆس بیت یان مشەخۆرەکان بێتن وەکو کەڕ و قەوزە و ئەوانە یان ژەهرەکانیان بە تایبەتی ژەهرەکانی بەکتریا ئەوە کارئەندامی گەدە و ڕیخۆڵەمان تێک دەدات و دەبێتە هۆی ژەهراوی بوون لە مرۆڤدا یان هەر مادەیەشتری کیمیایی بیتن کە مرۆڤ بیخواتن ئەوە تووشی ژەهراوی بوون دەبین وەکو پێناسەکەی بە کورتی هێدی یەکەم زار خۆراکەکە تەندروستە بە شێوەیەک وای لێ دێ مەسەلەن بەکتریا دەستە سەر و دوای مەسەن ژەهراوی ئەو بەکتریانە دەستە سەر خواردنەکە ئەگەر بخۆین تووشی ژەهراوی بوون دەبین بە شێوەیەک خواردن تێک دەسی دکتۆر بەڵێ خۆرا ژەهراوی بوون لە خواردندا بچەند ڕێگەیەک مرۆڤ توش دەبێت بۆن مەگە خواردنەکە زۆر نەکوڵێندرێتن یان باش نەکوڵێندرێتن بنمونە خۆراکەکە گۆشت و شیر و بەروومەکان حیوانەکان دەبیت جوانی بکوڵێندرێتن ئەگەر جوان کوڵاندرا ئەو کاتە زۆربەی میکرۆبەکانی ناوی دەمرن یان ئەوە تا ئەو کەسێک کە خواردن ئامادەکە پاک و خاوێن نەبێتن یان زۆر گرنگی بە پاک و خاوێنی نەداتن لە کاتی هەڵگرتنی خۆراکدا یان لە کاتی ئامادەکردنی یان لە کاتی پێشکەشکردنی ئەوە لە ڕێی ئەو میکرۆب و پیسایی بەدەستی وێویان بە کەلوپەلەکان وەیە ئەوە دەبێتە هۆی پیسبوونی خۆراکە دوایە ئەو پیسبوونەش دەبێتە هۆی ژەهراوی بوون لە مرۆڤدا یان ئەوە تا ئەو خواردن گۆشت کە ئامادە دەکرێتن بەو کەلوپەلانەی کە ئامادە دەکرێت وەکو چەقۆ و قاپ ئۆشتانە دەبێت دوای ئامادەکردنی جوان پاک بکرێتەوە ئەگەرنا ئەو خۆمانزانین چەندی میکرۆب لە ناو گۆشتدا هەیە بێت و ئەو کەلوپەلانەوە کچەقۆ بۆ میوە بەکاربێ یان بۆ ئامادەکردنی خۆراشیت کە بەکاربێتن ئەوە دەبێتە هۆی گواستنەوەی چەند میکرۆبێک لەو گۆشتە لە بۆ ئەو سەوزە و میوە و ئەو بابەتانە ئێمەش چەقو ینی کەرەستە و تایبەت خۆی بێتن ئەگەر تایبەتیش نەبی بەڵام جوان بشورێتن بە ئاوی گەرم و ئەو مادە پاکەرەوەکان بەڵام ئەگەر پاک نەکراوە یان کەلوپەری تایبەت نەبوو ئەوە ئەو میوە و سەوزە و یان تەنانەت خواردنەکانی تریش ژەهراوی دەبن کە ئێمەش دەیان خۆین مادەیەکی غەریب دەستەناو لەشمان میکرۆبێک دەستەناو لەشمان تووشی ژەهراوی بوون دەبین یان ئەو تا خواردن ئەگەر باش خەزن نەکرێتن وەنەو خواردنانەی وەکو گۆشت یان شیر و بەروبوومەکانی شیر دەبێت لە پلێشی گەرمی گونجاودا بپارێزێتن لە ناو سارکەرەوەکاندا بەڵام بێت و ئەگەر ئەو خۆراکانە چەندین جار شل کرانەوە یان گەرم کرانەوە دوایە سار کراوە دوای گەرم کراوە دەبێتە هۆی گەشەبوونی خێرابوونی گەشەبوونی بەکتریا و میکرۆبەکانی تر و دەبێتە هۆی ژەهراوی بوون یان تیشی خۆر بە چەندین ڕێگا دەبێتە هۆی تێکچوونی خواردن بەهۆی یەک لەو ڕێگانە گەرم پلەی گەرمی خۆراک کە بەرز دەکاتەوە ئەو شەربەت و ئەو بیپسی و جبس و ئەو بابەتانە کە لە بەڕۆژ دەبێتن پلەی گەرمیەکە بەرز دەبێتەوە مادە کیمیاییەکانی تێک دەچێتن کاتێک ئێمە دەیخۆین تووشی ژەهراوی بوون دەبین یان ئەوە تا لە ڕێگەی تیشک خۆی مادێکی تێدایە وا دەکاتن ئەو خۆراکانە لە شێوەیەکی تەندروست دەگۆڕێ بۆ شێوەیەکی کیمیایی و ژەهراوی کات ئێمە دایان خۆین تووشی ژەهراوی بوون دەبین یعنی یەکەم خاڵ خاوێنیە پاک و خاوێنی ئەو خواردنە بەڵێ ئی دووەمیش خەزنکردن یانیش هەڵگرتنی ئەو خواردن تیشکی خۆریش کاریگەری زۆری هەیە کاریگەری زۆری بەڵێ دکتۆر با لەسەر تیشکی خۆرەوە ڕابوەستین یانیش یەکەم جار لەسەر هەڵگرتنی خواردن بوونمونە هەندێک زار بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خواردنێکی زۆر ئامادە دەکرێت ئەو هەموو خواردنە ناخورێت سەنە هەڵدەگرێت لە بوو چەند ڕۆژ خواردن دروستە ئەگەر گەرم بکرێتەوە یەک دوو جار یانیش خواردن یەک جار ینی بە شێشتن دروست یەک جار وا باشە گەرم بکرێتەوە لە 6 ساعت تا 8 ساعتی زیاتر نەبیتن بەڵام ئەو خواردنانەی کە مجەمەدن یان بەستونە ئەوانیش دەتوانی یەک جار کە لەناو فرێزەر دەرتینە ناو سارکەرەوە کە دەرتینە ینی ئەوەندەی ئامادەت کرد نابیتن کە شل بۆ یان نەرم بۆەوە یان گەرم کراوە دی دووبارە بیبەستیەوە و جارێشتر گەریم بکە ئەوەش دەبێتەوەی سەبەبی ژەهراوی بوون یعنی باشترین ڕێگە ئەوەیە ئەگەر خواردن یەک جەم بخورێتن بۆ یەک جەم ئامادە بکرێت بەڵام ئەگەر هات و خواردنە کاڵگیرە بۆ ماوەی 6 تا 8 ساعت بەڵام بە شێوێکی
لە پلەیەکی گەرمی گونجاودای بە تایبەتی لەو وەرزەیدا کە هاوینە و گەرمە نابی خواردنەوە لێ بگەڕین هەر لە ینی لە پلەی گەرمی ژوورەکەدا ئەوە زووتر تووشی ژەهرایی بوونمان دەکەن. ئەی دکتور باسی تیشکی خۆرت کرد بە تایبەتیش لێرە بە باسی پێشمەرگەکان بکەم بۆ ئەوەی چکاوان لە بەرەکانی جەنگن مەسەلەن فێنکەرەوە یانیش ساردکەرەوە یانیش هەر شتێک سەلاجە نییە بۆ ئەوەی خواردن بیکەنە ناوێ یانیش کارەبا زیاتر کەم لەوێ هەیە ئەوان بە چوەیەک خواردن هەڵبگرن بۆ ئەوەی تیشکی خۆر نەگاتێ و کاریگەری خراپ لەسەر خواردنەکە نەکەن. ئەو خواردنە وشکەکان وەکو برنجە و ساوار و نۆک و ئەوانە دەتوان لە شوێنێکی سێبەر دابنین ئەوەندە لەوانەیە کاریگەری نەبیتن ئەگە خۆر پێی نەکەوێتن پێویستیان بە ساردکەرەوە نییە. بەڵام خواردنەکانی تر وەکو ماست و شیر و گۆشت و بەروبوومەکانی کە لەوانە دروست دەکرێتن و دڵنیاییەوە ئەگەر بۆ یەک جەم بێ لە بۆیان ئامادە بکەن و بخۆن ئەوە باشە ئەگەر نا دەبی ساردکەرەوەیانە بێک ساردکردەوەیان نەبیتن بە دڵنیایی و تووشی تەسەمم دەبێت زیاتر ئەگەر خواردنەکە کەمبی لە لای سێبەرێکدانێن لە لای سێبەر خواردنە وشکەکان وەکو باسم کرد ساوار و پاقڵە و فاسولی ئەوانە دەتوانن ئەوەندەی ڕۆژانە لی بەکاربین ئەویتر لە شوێنێکی سێبەردەی بەڵام ئەگەر خواردنی مجەممەد و گۆشت و ئەوانە دەبی بۆ یەک جەم ڕۆژانە بۆیان بێتن ئەوە بیت دوور بکەونەوە لە ژەهرایی بوون و لە مەسلەی برا پێشمەرگەکان یان کرێکارەکان ئەوانەی کە ئیشکردنیان لەبەر ڕۆژە زیاتر تەسیریان لێ دەکاتن حاڵەتەکە هەیە پێدەوترێت ضربەی شەمسی یان لێدانی ڕۆژ سووتانی ڕۆژ ئەوا دەکاتن چەندین نەخۆشیتکەی لێ دەبیتەوە بەڵام ئەوە بابەتێکی جیاوازە بۆی وا باشە یان خۆیان لە تیشی ڕاستە و خۆی ڕۆژ خۆشمان خۆمان پارێزین شەپقەی بەکاربینین یان لەبەر سێبەرێکمان هەبیتن ئەسنای ئیشکردنمان. ئەی دکتور هەڵگرتنی خواردن زیاتر لە چقاپەک زیاتر باشتر و تەندروسترە هەڵبگری ئەگەریش مەسان خواردنەکەما و هەڵمانگرت واللهی زانیاری تەواو نەسەر نی بەس پێم وایە قاپی شوشە لە هەمیان شوشە لە هەمیان سەلامەتە لەبەرەوەی پلاستیک تەفاعل دەکاتن چەندی مەسەرن بە گەرمکردنەوە تەفاعل لە چەندی مادی کیمیایی دێتە ناو یان مەسەرەن نیکل لەوانەیە چەند ماوەی پێ بچیتن تووشی ژەنگایی ویتن و ئەو ژەنگە بێتە ناو لەشمان ئەویش زیانی تەندروستی خۆی هەیە بۆیە شوشە پێم وایە باشترین شتە بۆ هەڵگرتن باشترین قاپ لە بۆ هەڵگرتنی خواردن شوشێ. دکتۆر باسی نیشانە سەرەتاییەکانی ژەهراوی بوون بکەین بە شێوەیەک بزانین ئەنێ پێشەوەی توش ببین تووشی ژەهراوی بوون ببین نەحاڵەتەکە سەرەسەر بکرێ نیشانە سەرەتاییەکانی ژەهراوی بوون بۆ ئەوەی گەورەتر و نەخۆشتر نەکرێت. بەڵێ ژەهراوی بوون چەند نیشانەیەکی هەیە و بەجێرەی میکرۆبەکان یان بەجێرەی بەکتریا و ڤایرۆس و ئەوانە دەگۆڕێتن و لەوانی نیشانەکانی زۆر خێرا دەرکەون لە چەند کاتژمێرێکدا یان لەوانی نیشانەکانی تاخیر بێت لە ماوەی 48 سەعات بە دەرکەویتن دەست پێ دەکاتن بە زگ ئێشان لەوانی نەخۆشەکە زگی بێشیتن زگی قوڕەقۆڕ بکە یان غازاتی هەبی دوایە دەست دەکات بەڕشانەوە ڕشانەوەکەی ئەوی ینی پلەی توندەکەی جیاوازە ئەوان یەک زار بڕشێتەوە یان نەخۆشێک دەوانێت چەندین زار بڕشێتەوە تاکۆ هیچ دەناو لەشیدا نامینێتن و تووشی وشک بوونەوە دەبێت ژانی زک یانێ زکێشانەوە لە هەموو ناوچەیەکی زکەوە دەست پێ دەکانیش لە لایەکی دیارکراوە مەسەن لە لای ڕاستیان سەقیان ئەوەی تایبەتە بە ژەهرایی بوون شوێنێکی تایبەتی نییە زیاتر لە ناوەڕاستی زگە بەڵام لەوانێت تەنیشتەکانیش بکە لە کوردەوای دەرێن پێز دەکات زگی وەکو بروسێک پێچکردنێکدا دەبێتن بەهۆی جوولەی ڕیخەلەوە کە زیاد دەبی لە تەسەمم بۆیە ئازاری دروست دەبیتن یان حاڵەتێکمان هەیە کە نەخۆشەکە ئەگەر بێت و ئەوەندە لەشی وشک بوویتەوە ئەوەندە خوێیەکانی جسمی ون بکاتن ئیلکترۆلایت دیستەربانز ینی تووشی نەقسی تووشی کەمی خوێیەکان دەبیتن ئەو کاتی ژانێکی زۆر زۆر توندی زکی دەبیتن بێت جگە لە ڕشانەوە لە هێڵند لە ئێشە لەوانی نەخۆشەکە سەری بێشی سەرێشەی لەگە دابیتن یان لەوانەیە نەخۆشەکە تووشی ئیسهالی دەبیتن ئیسهالێکەش بە ژێرەی ژەهرایی بوونەکە دەگۆڕێت دوای ڕشانەوە و ئیسهالی داروێ تای لەگە دەبیتن نەخۆشەکە ئەگەبێت و بە تایبەتی هۆکارەکەی میکرۆبی بیتن تای پلەی گەرمی لەشی بەرز دەبێتەوە تای دەگریتن یان جاروایە نیشانێت کە نەخۆشەکە پیسایی دەکاتن لە ناوچەی کۆم و دەوروبەری بەهۆی جوڵەی خێرای ڕیخۆڵەی ئەوە ئازاری لەگە دەبیتن بە شێوێکی گشتی ئەوە نیشانەکانیتیان بەڵام دوایە ئەگەر بێت و چارەسەری وەرنەگریتن کاتێک کە لەشی وشک دەبیتەوە ئەوە نیشانەتری لێ بەدەر دەکەویتن وشک بوونەوەی دەم و ئەوانش دەکەین بەڵام دوای زیاتر باسی
جوورەکانی ژەهرایی بوون دەکەن هەموو ژەهرایی بوونەك ژەهرایی بوونە یانیش کەم و بەرزی یانێ زۆربوونیش هەیە بەڵام ئێستا دەچینەوە سلەیمانی و هاوکارمان لەگەڵمان دەبێت دوای دەکەڕێنەوە دکتۆر بەڵێ تەماشاوان هێژا بەڕامێ خۆشی بێ بەردەوامکەن هاژی بشوەیەکی ڕاستەخۆ بەرەف باژەڕی سلێمانی و هەفکارێمە کاروان ڕەحمان بە شوەیەکی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵمان دەبێت کاروان گیان ئەم کاتت باش دوێنێ ئێدی لە ماڵی میوانێکی زۆر خۆشەویست بوو ئەویش دکتۆر کۆچەر عومەر بوو ئەمڕۆ لە چ شوێنەکەی دیارە ئیدی ئەمڕۆ لەسەر زادەی زیاتر لە ناو خەڵک بەگشتی بابزانین ئەم شەوی چاردەی مانگی ڕەمەزانی پیرۆز چۆن تێدەپەڕی لەلایەن خەڵکی سلێمانیە و کامیراش بوویتە فەرمو کاروان بەڵێ ژوان سڵاو لێ و سڵاو لە بینەرانی کوردستان 24 سڵاو لە دکتۆری میوانی تۆش هەڵبەتە لە کولێرە شیرینەکەی قامشلۆ بەرەو نانەواکەی سلەیمانی من ئێستا لە ناوچەیەکەم کە لێرە 24 کاتژمێر بە بەردەوامی نانەواخانەیەکی لێ پێوترێ بێدارن ئەوان 24 ساعت نانەکەن و نانێن بە هاوڵاتیان کە دێن سەردانیانەکەن بەڵام زیاتر لە 15 خولەکە لێرە نان نەماوە ئەزمی نان دروست بوو هەر کەسێکی پێڵێن درەنگ هاتوویت واتە نانە بەرناکەوێ هەڵبەتە کەمتر لە ساعاتێکیشی ماوە بۆی کە بانک بوو فەرمی لە شاری سلێمانی خەڵکانی هێشتا لە چاوەڕوانیان بۆەوەی ئەم وەستایانە لێرە نان بکەن و نانیش بەشی ئەوان بدەن بەڵێ ژوان من هەڵبەتە ئەمەوێ بچمە ژوورەوە بۆ لای ئەم وەستایانە کە لێرە لەم نانەوەخانەیە سەرقاڵی کارکردنن ئەمەی کە ئەیبینن هەویرەکان لێرە بوو تیان هەمووی گونک کراوە و هیچ شتێک نەماوە وەستا سڵاوتان لەبێ ئەم کاتەوە باش لەکەیەوە ئێوە نانەکەن یان باباستر بڵین بێداران قەتدا ناخرێ ئێرە زۆر کادا ناخرێ بەس ئێستا مەسەلەن تا مزنیزگەی پاشەوی ئیشەکان ئیترکە تازیگی پاشویشەکان دوای ئەوەدا ئەخرێت وەکو ئەوەستن نەک داخستن ئەوەستن دوایەوە دەسەکەنەوە بە ئیش هەمی مدەی سعاتێ ئەوەستن بۆ ئیسراحەت و نانخواردنی خۆیان ئێتر دوایەوە دەسەکەنەوە بە ئیش زۆر باشە ڕۆژانە بە معدەلی چەندێک نان دەکەنەوە وەلای زۆرە تا تقریبا بازار کەوتو بەس ئەمان بە معدەلی ئاوایتر لە 8,000 10,000 نانایکەم بە بەردەوام بۆ 10,000 نان پاسمان دوو نەبی وەستاگی هەڵبەتە بۆی خۆش بکەین نانەکەشتان نەسووتێ لەشتان ساغ بێ لەمەدا کە گەرمەکە دنیاوە زانم پیشەکەیش کەمێک ناخۆشە بێ باشێکی بۆ بکە تا چەند لەگەڵ گەرمای تا چەند ڕاهاتون وەڵی وەکو ڕاهاتن چونکە چەند ساڵێکیشمانە ڕاهاتوین لەگە گەرماکە بە حکومیەوەی موبەریدەکەژی شەکات موبەریدەمان لایە باشە تقریبان داواتی فێنەکەرەوەتان دانا بۆی بێتاقەت نەبن موبەریدەمان لایە بەڵێ بە ڕۆژۆ بن خۆتان بەڵێ بە ڕۆژوو بین بە ڕۆژە ئیشەکەی بە ڕۆژانە ئیژناگەم زەحمەت ئەوانیە لەگە ڕۆژ و گرتن و نانکردنوانە بەستەگیان تۆژمان دوو نەبی زۆر سپاس دەکەم زۆر سپاس تۆ چەند نانەکردو ئەمڕۆیانی چەندێک نانە دەرکردی 4,000 بە ڕۆژوو 4,000 بە ڕۆژوو من دوی نەکردوی بەرەوەڵا بەس خۆشحاڵیش مەکە زۆجار بە چەند شەفت نانەکەن ئێوە لێرە لەم نانەوەمانەیە یەکی هەش سعادەش سعادی شەکەین بەس ئیشێمە ئەم کاتە کەوتۆتە شەو خەڵک بۆ بەربانگ و بۆ پارشێوان دێن زیاتر بژێویتان دابینەکە ئەرەوەڵا باشی داغڵی نانەکەی نەسووتێوە ساگیان ئەو خەڵکە بە ڕێزش لێرە نەبەتە چاوەڕی نانەکەیەوەن سڵاو لێبێ با مەقسێکی ژەجەنا بپرسم ناچاریان کردی وتیان بڕۆ نان بێنە و بە پارشێ ئەوانە ماڵەوە تەواو ڕاهاتوێنە پارشەوان بەس نیو سعات بە سعاتێک بێنێ نانەوەخانەی بێدارانی شەو چکە بەڕاستی نانەوەخانەیەکی تاکە لە سلێمانیە ئەتوانم بڵێم چەند ساڵێک ئێمە ڕاهاتوین ماڵەوە نانێ بۆ ناکەن ئەگەر داوایان لێ بکەی ئەم نانە نییە ئەم نانە تایبەتە نییە نانی تیری بە دەگمە نەخورێ بە گەرمێکە خۆشترە نایکەنیان ناخورێ وەڵاهی ناکرێەوە ڕاستی ناکرێ ئۆساگیان سڵاو لێبێ زەنابیشت نان ماوە بەشی تۆ بەڵێ بەشماوە سوار نانمەوێ من بەڵێ هەموو پارشێوەگی بۆ ئێرە بۆ نان پێ کرد پارشەوە بێم بۆ ئێرە بەڵێ ینی زۆر زوو ناونێرن تۆ نەوەڵا من چکانانی بە زیاتر نانی تیری بەکارێنین بۆم شۆم دایکم لە داوای نانی کرد بۆ ئەومەوێ زیاتر لەشتان ساغ بێ و ماندوو نەبن وەسەگەن دەستەکانی ئێوەش خۆش بێ ماندوو نەبن هەڵبەتە ژوان ئەگەر لەگەڵ من بمێن و بەردەوام بن ئەم نانە جوانی کە ئەهێنرێ زۆرێکیان لێرە یەنە دوکانێکی تەنیشتیان کە بەرهەمە سپیاییەکانی لێیە لێرە مەشکەیەکی جوان لە دەرەوە دانراوە ئایا هەر بۆ دیکۆردان ناوە یاخود بەرهەمی ئەبێت یان نا من ئەبێت بپرسم لەوانی تریش کە ئەم بەرهەمە سپیانە لە شوێت ئەگەر کاکەزانە پێش من بڕۆتە ناو دوکانەکە من لە خاوەنی ئەم شوێنە ئەپرسم کە بەرهەمی سپیایی هەیە
لێرە بەرهەمێکی زۆرە بینی لە قەیماغ و ماست و پەنیر و زۆر بابەتی وشکە سڵاو لێ بە هاوڕێگیان زیاتر خەڵک بۆ فارشێوان چی لای ئێوە ئەبە بەکاری هێنێ بە زۆری پەنیری کوردی و ماستی کوردی و لەگەڵ قەیماغا برێت لۆرگ و سیرێژشی لەگەڵ و بەپێی جۆرەی چەند کەس بێ ئەیبەن بۆ نمونە بای ڕبعێکە بن لە بە حکمی 24 ساعت هەمانەوە بۆ نانۆخانەکەش 24 ساعتێ لەخوا نانەواکەش ئێرە فرۆشی باشترە ئێمەش هەمانە بەڵێ بە حکمی نانۆخانەکە زیاتر بەرهەمە سپیەکانتان لە چۆ بۆیێت لە بەرهەمە سپیەکان زیاتر لە شەڕ باشژێرەوە بۆمانێت ئەی ئەو بەرهەمە وشکیانی کە ئێستا وێ ناگیرێ وشکەکانیش تقریبان لە هەڵب لا هینەوە بڵین لە هەورامان و شار باشژێر و کوردەواری خۆمانارە وڵا لەخوا بە زیابشتەکان دەرەجەیەکە زۆر سپاس بۆ تۆ هاوڕێگیان هەڵبەتە ئەوەی کە گوێبیستی بوون قسەی ئەم هاوڕێگەنجەی من بوو کە لێرەڵێویش 24 کاتژمێرەم دوکانیان کراوەیە بەرهەمە سپێیەکان دەفرۆشن هەڵبەتە منەوێ ئەری بپرسم لەو دکتۆری لای جنابی میوان ئایا تا چەند ئەم بەرهەمە جوانە کوردەواریانە کە بێکیمیایین باشن بۆ ئەوی ئینسان لە ژەهراوی بوون دەربکەنەوە پرسیارێکەوە بۆ تۆ بۆ میوانەکەشە بەجێ هەڵم شەوان ئەگەڕێمەوە بەلایەوە دکتۆر دەکەین زۆر سپاس ئەو کارمان کاروان ڕحمان بە شوەیەکی ڕاستە خۆ لە سلێمانی لەگەڵمانداوی ئەو جەکارەوەن جیاند بە ئەتۆش نەبتە درەنگ ئەتۆش هەندێک بەرهەمی سپیایی لەگەڵ یەک دوو سێنانی گەرم و نەرم بیکڕە و ڕاست بڕوو ماڵی لەگەڵ خێزانەکەت پارووە پارشەیەک بخۆ زۆر سپاس کاران لە سلێمانیەوە بەرەو سۆران و هاوکارمان تەیفور محەممەد بە شێوەیەکی ڕاستە خۆیری ڕاوستاوە چاوەڕێمان دەکا تەیفور گیان ئەم کاتت باش زیاتر باسی ڕەوشی پاشێوی چاردەی مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین لە سۆران و ئێلی دەوروبەری چوونە و خەڵک چوون سەردانی شوێنەکانی دەرەوە دەکا بوو پارشێن خواردن و کۆمیرەش بوویتە فەرمو تەیفۆر. دیوارەش سەر و چاوێت تەیفۆری هۆش دەنگی منینە بۆسە دیارە تەیفۆری هۆش دەنگی منێ دووبارە ئەمدێ هەوڵ بدەین دووبارە بچینە لای هەفکاری خۆ تەیفۆر محەممەدی پرۆستژی ئێدی ڕاوەستایە یعنی حاضرە بەس دیارە دەنگی من نەگەهشتیە دەخەزاری بوونێتکن تەیفۆر دووبارە دەنگی دەفخۆ درستکە و ئەم دێ ڤەگەڕین جەمتە و بزانین کاڕەوش جەفتە سۆران چۆیە دکتۆر هاوکارم کاروان ڕەحمان باسی ئەوەی کرد ئەویش ناوی کاروانە توش ناوت کاروانە ئینشاڵڵا تەمەن درێژ بن دکتۆر باسی ئەوەی کرد بەرهەمە سپیەکانی خۆماڵی کە مادە کیمیاویەکان تێدانین چەند دوورترمان دەخا لە ژەهراوی بوون بە دڵنیاییەوە بەرومە کوردەواریەکان پاک و خاوێن و تەندروسترە لەو ئەوانەی لە دەرەوە دێن یان ئەوانەی لە کارگەکان دروست دەکرێتن چکە بەلایانی کەم مادەی حافیزە و مادەی کیمیاوی تێدا نییە کە ئەوە چەندین کێشەی تەندروستی دوورمان دەکاتەوە بەڵام ئەوانیش بەندە بەو چەند نقاتەی بیدایەت باسمان کرد پاک و خاوێنی کە چێ دروستی دەکاتن و کوڵان بە تایبەتی شیر کا و پەنیرەی لە دروست دەکرێت دەبێت ینی بگاتە ئەوەی بە تەواو بکولێتن وەبی هەموو میکرۆبەکانی ناوی بمرن کە پێی دەوتێت پاستۆرایزیشن ئەو کردداری پاستۆرایزیشن بن لەسەدا ڕوودا ئەو کاتی زۆربەی میکرۆبە زیان بەخشەکان ناوی دەمرن ئەو خواردنێکی تەندروست دەبێتن دوای شێوەی هەڵگرتنیان ئەگە بێت و پەنیر شێوەکەی هەڵگرتنی باش نەبیتن بە دڵنیاییەوە زوو تێک دەچیتن زوو بۆنی ناخۆش دەوی تامی ناخۆش دەوی ئەگە بخورێتن لەو حاڵەتە تووشی ژەهراویمان دەکات بۆ ئەوەی زیاتر دوور بین لە تەرسەموم ژەهراوی بوونی خواردن زیاتر هەوڵ بدەین خواردنی خۆماڵی یانیش بەرهەمە سپیەکانی خۆماڵی بۆ ڕۆژانە شتی نوێ دکتۆر ئەی باسی ئاستەکانی ژەهراوی بوونی خواردن هەموو ئاستەکان وەکوەکن یانیش یەک ژەهراوی بوون هەیە یانیش لە تەمەنێکەوە بوو تەمەنێکی تر جیاوازە ئاستێک بۆ ئاستێکی تر جیاوازە یەکەم جار بە باسی ئاستەکانی نەخۆشەکانی ژەهراوی بوون دەتوان دابش بکەین بە سێ ئاستی ئەنی ئاستێکی خەفیف یان سەرەتایی نەخۆشەکە لەوانەیە یەک جار بڕشێتەوە یان لەوانێ بەس زکێشەی هەبیتن ئەوەش لە ئەنجامی مەسەرەن ئەو خواردنە خراپانەی کە خواردیتی یان خواردنێکی زۆری خواردیەوە لەبەر هەندێ چەند نیشانێکی سەرەتایی لێ بەدەر دەکەوێتن بەڵام دەتوانێتن تەنانەت بەبێ چارەسەری لەوانەیە چاک بێتەوە بەخۆی چاک بێتەوە بەرگەی بگرێتن یەک دوو جەم خۆی لە خواردنی قڕز بە دوور بگرێتن ئەو کاتە خۆی چاک دەبێتەوە ئاستی مامناوەندمان هەیە نەخۆشەکە پێویست لەوانەیە بە دەرمان بکاتن لەبەرەوەی زگتوونەکەی زیاترە ڕشانەوەکەی زیاترە ئازاری لەوانە زیاتر بی تووشی
وشکبوونەی مامناوەندی دەکاتن بۆیە پێویستە ئاو خواردنەوەی زیاتر بکە و چەند دەرمانێک لەلایەن پزیشکی تایبەتمەند لە بۆی بنووسرێتن ئاسێمان پێی دەوترێت بە ئینگلیز سڤیر ئەو ئاستەیان سڤیر زیاتر پەیوەندی بە وشکبوونەوەکەی سڤیر دیهایدرێشن ڕوودا وشکبوونەوەیەکی زۆر تند ڕوودا ئاو لە لەشی نامینێتن خوێیەکانە لە کانزاکان لە لەشی نامینێتن وەکو سۆدیۆم و پۆتاسیۆم و گلوکۆز ئەوانە نامینێتن لە لەشیدا لەوانەیە ئەگەر چارەسەری خێرا وەرنەگرێتن سەردانی خۆشخانەکە گورسیلەی بوەستێتن یان تووشی چەندین کێشەی دیکەی لاوەچی ببیتن فرجان لەسەر ئاستەکان ڕادۆستین بەڵام ئێستا دەچینەوە لە سووران هەڵکارمان تەیفۆر بەشەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانەوە بەڵام تەماشاوان هێژان هاژی بشەیەکی ڕاستەخۆ بەرە فەفکارێمە تەیفۆر محەممەدی کولژە سۆڕۆن دەتگەلمەدەوە تەیفۆر جانم کاتت باش ئیدی دیارە لە پشتە و زیاتر جادە چۆڵە زیاتر دیارە خەڵک بەرەو ماڵەکانی خۆیان ڕۆیشتن بوو پاشەی خواردن مە باسی ڕەوشی ناو سۆران بکەین و پاشێوی چاردە لە ناو سۆران چون خەڵک باز دەکا بە گشتی مانگە ڕەمەزانی پیرۆز چون تێدەپەڕی فەرموو تەیفۆر بەڵێ شوان سلااوت لێبێ دیارە ئێمە لەیەکێ لە شەقامە سەرچەکانی شاری سۆرانی کە ئێرە شەقامی حریقی پێدەگوترێت تاکو چەند خولەکێک بەر لە ئێستا قەرەباڵغی زۆر هەبوو و ئێستاش جۆڵی خەڵک هەیە بەڵام ئێمە شوان جیاواز لەگەڵ شەوانی ڕابردوو دەمانەوێت قسە لەگەڵ بەشێک لە پیاوانی دەستگا ئەمنیەکان بکەین کە ئەوان ئەرچێکی گرنگ دەبینن ئەو ئارامی و ئاسایشێک کە هەیە بۆ خەڵک دەڕەخسێنرێت دیارە لەلایەن ئەوانەوەی بۆیە من بۆ ئەم شەو لەگەڵ ژمارێک لە کارمەندەکان قسە دەکەم کارمەندە دەستگا ئەمنیەکان کە لێرەن دیارە دوو بەشن هەوڵ دەدەم قسەیان لەگەڵ بکەم و بیان ناسێنم کە وەک ئاماژەم بۆ کردیارە ئەو کارمەندانە ئەرچی 24 کات ژمێری دەبینن بۆ دابینکردنی ئارامی و ئاسایشی خەڵک بە تایبەت لە مانجی ڕەمەزان ئەو قەرەباڵغی و خۆشی و شادی خەڵک کە دەیبینین لە سای ئەو کارمەندانەوەی بۆیە من هەوڵ دەدەم لەگەڵ ئەوان قسە بکەم ئەگەر دەرفەتە بێ سەرەتا دەسمە لای بەڕێز نەقیب فاخیر سعید بەڕێوەبەری بەشی چالاکە بەدەنەکان کە ئێستا لە نێو ئەو کارمەندانەیە و لە ئەرکدایە جەنابی نەقیب سڵاوت لێبێت دیارە ئێوە لە ئەرکدان لە سای ئێوە خەڵک لە ئارامی و ئاسایشدایە و تاکو و پارشێ و ناخەوێت پێمان بڵێ ئێوە ئەرکتان چییە چۆن ئەرک دەبینن پیشێکی بەخیر بن ئێمە وەکی پلیسی چۆڵکی مەدینەکان هەموو شەب مەفرەزی دەردەکەن چون ئەو شەقاومە زۆر قەرەباڵقی هەیە بۆ ئەوەیەکی کەسانە ئستقلال دەکەن پشی و شەڕ دروست دەکەن ئێمە حتا بەیانی ئێرێ دەبین بە هاوکاری هێزەکانی پلیسی فریاکەفتن و ئاسایشی سوڕان و ئەو مەفارزە ئەو دەرچوونە بەردەوام دەبێ حتا ئەو قەرەباڵقی مانگی ڕەمەزان تاو دەبێ باش ئەو کارمەندانی کە لێرە دەیان بینین بێگومان ئەوانیش ماڵیان هەیە خێزانیان هەیە تا چەند بۆ دابینکردنی ئارامی و ئاسایشی خەڵک بەڵام خێزانەکانیان تا ڕادێک فرامۆش دەکەن بۆ ئەوەی ئارامی و ئاسایش بۆ خەڵک دابین واللهی ئیجا ئەوە بەرنامەی حکوومەتە داوامی وانە دەبی مانگانی 15 ڕۆژ لە داوام بن 15 ڕۆژ لە ماڵ جا ئەرکیان ئەوە 30 ڕۆژ لە داوام من 30 ڕۆژ لە ماڵ بەس ئەو 30 ڕۆژانە ئەمە مسعودیان دەکەین یعنی ئێوە بەشی چالاکی مەدەنی بەێ ئێمە بەشی چاڵکی مەدەنیەکە زۆر سپاس هەوڵ دەدەینەگە دەرفەتە بودینە لای بەشێک لە کارمەندەکان بەڵام دیارە بەشێکی دیکەش لێرێ بەشی نەژدا بەشی فریاکەوتن پێمان باش بوو قسە لەگەڵ یەکێ لە کارمەندەکان ئێوانیش بکەین سڵاوت لێبێ ئێوە لە چ بەشێکن بەخێر بێن سڵاو لە ئێوەش ئێمەش لە بەشی پۆلیسی فریاکەوتنی سۆرانین ئێمە 24 کات ژمێر لە ئەرێکداین بۆ خزمەتکردنی ئەم خەڵکی شاری سۆران هەر لە کاتی بوونی هەر گیرگرفتێکی نەخوازرا و ئێمە ئامادەین بە سەریعترین کات بگەینێ لایەن و بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکە باشە هیوادارین کە بێکێشە بن و ئەرکتان ئاسانتر بێ بەڵام بە شێوەیەکی در پرسیار بکەین جیا لە ئەرکەکەی خۆت لە ماڵەوە گلەی لێ ناکەن لەوەی کە بەتایبەت شەوان لەلایەن نابی بەتایبەت بۆ پارشێ و ئەمەش بەرنامەی حکوومەتی هەرێمە ئێمەش بەشێکین لە حکوومەت بۆ پاراستنی ئەم خەڵکە و ئەگەر ئەم خەڵکە پارێزین بێگومان خێزانەکانیشمان پارێزراو دەبن کە لە سەرزادەین خەڵکە پارێزین ماڵەوەشمان ئەپارێزین باشە هیوادارین کە ساغ و سلامەت وە سەرکەوتوو بن وە ئەرکتان ئاسانتر بێت بەڵێ هەوڵ دەدەین بچینە لای کارمەندی دیکە سڵاوت لێبێ چەند ڕۆژە لارێکدای چەند شەو لارێکدای لای هەفتانە ڕۆژانە ئێمە ڕۆژمان بۆ دیار کراوە بۆ ئەرک کە دیاریش کرا وەکو پیلان و ئەرک بۆمە دانرا پاش پیلاندانان
کە جەنابی لیوا ئەسکەندەر و بەڕێوەبەری بەشی چالاشی مەدەنیەکان نەقیفاخر بەرنامەیان دانا کە شەوانە ئێمە بتوانین بین بۆ شوێنی قەلەبارغەکان بۆ پاراستنی خەڵک و هاونیشتیمانیەکان و پاراستنی شارەکە وەکو هەموو شارەکانی دیکە و هیوادارم ئیشەڵا خەرشیش لەگەریمە هاوکاربی و بتوانین ئێمە و خەڵک پێکەوە ئەو شارەی هەمومان پێکەوە بپارێزین ئیشەڵا هیوادارین پارێزراو بن ئەرکتان ئاسانتر بێ هەرچەندە ئەرکتان زۆر قورسە پێمان خۆشە تۆش قسە بکەی چی تێ بیڵێ لەو ڕەمەزانە بیان با بڵێن تا چەند خەڵک هاوکاریتان دەکات بۆ ئەوەی ئەرکتان ئاسانتر بێ بۆ ئەوەی کێشە دروست نەبێت تا چەند خەڵک هاوڵاتیان ئێرە هاوکاردانە بەڵێ سوپاس دەکەم بەڕێزی وەڵی زۆر دڵخۆشم کە لە ئەو شۆکە لە شوانی ڕەمەزان لارێکداما لۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان وە حکوماتی حکوومەت و زۆر سوپاسی خەڵکی سۆرانشەکەم بەڕاستی هاوکارێکی تەوامانن لە شوانی ڕەمەزان لەو دەچون و لەو مادیبوونێ ئەمە زۆر سوپاسی خەڵکی سۆرانشەکە زۆر سپاسانەکەین ببوورە لەوانەیە کاتی ئەومان گرت بێ هیوادارین کە سەرکەوتوو بن و هەرچەندە ئەرکتان قورسە بەڵام ئەو ئارامی و ئاسایشە لە سای ئەو کارمەندانەیە دەستگا ئەمنیەکان کە بەردەوام هەوڵی دابینکردنی ئارامی و ئاسایشی شار دەدەن بۆ ڕەخساندنی هەلێکی لەبار کەشێکی ئارام بۆ هاوڵاتیان لە شاری سۆران بەڵام لە سەرجەم شار و شارۆچکەکانی دیکەی باشووری کوردستانیش بە هەمان شێوەکە دەستگا ئەمنیەکان بە بەردەوامی لارێکدان بۆ ڕەخساندنی ئەو کەش و هەوا لەبارەی کە لە مانجە ڕەمەزان لە سەرجەم شار و شارۆچکەکانی باشووری کوردستانی وە ئێرە شاری سۆرانە لە سای ئەوانەوە کەشێکی ئارامێشوان من بۆیە پێم باش بوو قسە لەگەڵ ئەوان بکەین بۆ ئەوی ئەوەش بڵێن کە مافی ئەوانیش نەخۆین بڵێن ئەو ئارامی و ئاسایشێکایە ئەو خەڵکە کە بە ئازاری دێتە دەرەوە لە سای کارمەندان و دەستگا ئەمنیەکانی باشووری کوردستانە بەڵێ دەگەڕێمەوە لای تۆ سپاس ئەو کارمان تەیفور محەممەد بە شوەیەکی ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵ پلیسی بەشی فریانک و چاڵاکی مەدەنیەکان لەگەڵماندا بووی ڕاستیشی هەم دەستێن وان پلیسên پشka çalakên medenî hem jî hemî hêzên evlekariyê xweş destên wan gihêjin çavenwan ma çîkî rêz û silavên mên taybet bû xêzanên wan hene pirastî jî ew ji xêzanên xwe dîr kevin ji bûyî parastina ewlehiya nava hemî Kurdistanê de zor spas bûn. Temaşa nijamê berdam kît nava paşîva xwe ya çardê da gel Doktor Karanî Doktor Can basî astî yekemî ji herayî bûn kem meselen basî ew şet kir eger xwardinî zor bixwîn xwardinî zorîş eger heta xawînîş bî wa deket tû tesemmûm bibî بەڵێ بەدڵنیاییەوە ئەگەر بێت و بە تایبەتیمە کە لە مانجی ڕەمەزانی و ڕۆژ زۆر گەرمە کاتێک کە جۆرەها خواردن دەخۆین بە شێوەیەکی زۆر خێرا شیرنیاتێکی زۆر سووری زۆر چەوری زۆر گۆشت و مریشک و ئەوانە وا لێ دەکاتن گەدەمان نەتوانیتن ئەو خواردنە هەزم بکە ئەو کاتێک تووشی سوئی هەزم دەبین یان ناڕێکی لە هەزم ژەهراوی بوون نییە بەڵام نەخۆشەکە لەوانەیە هەمان نیشانەی لێوە دەرکەویتن وەکو سکێشە و یان هێڵنج و یان ترشایی گەڕانەوە ناو دەم و ئەو بابەتان ئەی دکتۆر ئاستی سێم کە گوتت مەسەرەن زۆر ترسناک و خەتەرناکە ئەگەر چارەسەر نەکرێ بە شێوەیەکی یعنی بە پەلە ئەگەر چارەسەر نەکرێ و زوو نەگەینەوە دکتۆر کاریگەریە خراپەکانی چین ئەوکو باس کرد نخۆشەکە ئەگەر بێت و زوکت و ڕشانەوەیەکی بەهێزی هەبێت زیاتر لە 10,000 ڕشایتەوە زیاتر لە زارزکی دەرچووە هیچ ئیلازی وەرنەگرتە یەک ناتوانیتن یەک ئیسیکان ئاو ڕابگری ناومەئیدی دەڕشێتەوە ئەو کاتە ئەو نەخۆشە پێویستە زوو سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنەکان بکات بۆی چارەسەری پێویست وەگرێت ژینا و یان مغەزی تایبەتمەند وەربگرێتن یان ئەو دەرزیانی کە پێویستە وەربگرێت بۆ ئەوی لە نیشانە لاوەشەکان زیانە لاوەشەکان بە دوور بیتن گرنگترین زیانە لاوەشەکان لە کانزاکان لە لەشی ون دەبیتن وەکو سۆدیۆم پۆتاسیۆم ئەوانە کاری دەبنە هۆی ناڕێشی لێدانی دڵ دەبنە هۆی کێشەی بەقووەت و تەسیر لە کردداری دەمارەکانمان دەکات لەوانەیە نەخۆشەکە بەرەو لە هۆشخۆچون بچیتن یان بەهۆی ئەو ئاوەی کەونی کردە یان ئەو کانزانی کەونی کرێت تەسیر لە گورسیلەکانمان بکات گورسیلەکانمان بەرە وشک بوون چۆن پیستەمان بەرە وشک بوون چوە زمانمان بەرە وشک بوون چوە گورسیلەکانیش بەرە وشک بوون دەچیت دەبێتە هۆی وەستانی گورسیلەی لە ناکاو یان ئەکویتکردنی ئینجلی پێ دەڵێن بە ئینگلیزی ئەو کاتی لەوانەیە چاک ببێتەوە لەوانەشە گورسیلەکان وەستانەکەی بێتە
گورچی لە وەستانێکی درێژخایەن ینی ترسناکترینیان ناڕێکی کانزاکانە لەگەڵ وەستانی گورچیدا. ئەی دکتور باباسی جیاوازی لە نێوان کەسەکان بکەین کەسانێکن مەسەن بینی ومانە زوو تووشی ژەهراوی بوونی خواردن دەبن کەسانێکیش هەم بەدەگمەن یعنی چەند ساڵ جارێک بۆچی جیاوازی لە بینی خەڵک هەیە لە توش بوون بە تەسەمم ینی ژەهراوی بوونی خواردن بەڵێ جیاوازی کە دەگەڕێتەوە بۆ تەمەن ژەهراوی بوون زیاتر لەو کەسانە ڕوودەداتن و ترسناکتریشە لە مرۆڤە بە تەمەنەکان ئەوانەی تەمەنیان زیاتر تووشە دەبن یان لە منداڵ لەبەر ئەوەی لە منداڵ هێشتان کۆندامی بەرگری بە تەواوەتی دروست نەبووە ئەندامەکانی بە تەواوەتی گەشەی نەکردیە نەگەیشتە قۆناغی پێگەیشتن بۆیە تەسیریان زیاتر لێ دەکاتن و لە بەتەمەنەکان پێویستیان بە خۆراشی بەردەوامێ پێویستیان بە کانزای بەردەوام هەیە بۆیە کاتێک کە تووشی تەسەمم دەبن زیاتر تەسیریان لێ دەکات و ئەو زیانە لاوەشەکانیان لێ بەدەر دەکەویتن یان کەسانی نەخۆش کە کەسێک خۆی نەخۆشە نەخۆشیی درێژخایانی هەیە سوکەری هەیە یان ئەوانەی شێرپەنجەیان هەیە زووتر لەبەرەوەی مەناعەیان کەمە یان ئەوانەی حەبی تایبەتمەند بەکاردێنن ئەو حەبانەی بە تایبەتی تەسیر لە بەرگری لەشی مرۆڤ دەکاتن ئەووا دەکاتن بە کەمترین ینی میکرۆب تووشی ژەهراوی بوون دەبێتن و ژەهراوی بوونەکەش دەوانێت تونتربی لە ئینسانی ئەنسایی. ئەی مادام دکتور ژەهراوی بوونی خواردن یان شتەسەمم پەیوەندی هەیە بە بەرگری لەشمان یانێک و مەناعە چ شتێک بخۆین چ خواردنێک بخۆین بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ ئەوەی بە شێوەیەکی بەردەوام دوور بین لە ژەهراوی بوونی خواردن. جۆری خواردن دەور دەبینیتن و شێوازی خواردن و کاتی خواردن دەور دەبینیتن. لە کاتی فتارکردنەوەدا وا باشترە بە چەند دەنگێک شیرنی وەکو قەسپ و خورما ئەوانە و لەگە گلاسێک ئاو ڕۆژەکەی بشێنیتن بۆ ئەوەی گلوکۆزی پێویست ئاوی پێویست بستە ناو لەشی مرۆڤ و هەندێک جوولە بکاتن بنمونە نوێژەکەی خۆی بکاتن دەدەقەیە گەڕابوەسیتن پاشان بگەڕێتەوە ژەمی سەرچەکەی ئەو خواردنەی کە ڕۆژانە دەخورێتن وەکو برنج و جەمە سەرچەکان بیخواتن و زۆر نەخواتن بەو شێوەیە کە هەناسەی لەگەڵ تەنگ بیست تووشی هەرخۆی لە کاتی خواردنداوە هەز دەکات کێشەی توش بوو ماندی بوو هەناسەی تەنگ بوو ئەو کاتە تووشی ژەهراوی بوون دەبین و شیرنیەکان ئەو مادە شیرنی دەستکردەکان پاقلاوە و ئەو کولیچە و ئەو بابەتانە وا باشترە لەگەر زەمی سەرچەکە نەخورێتن چەند کاژمێرەکونی دوو کاژمێر تەخیر بکرێتن دوای زەمی سەرچی اینجا بخورێتن یان خواردنەکە زۆر سوێر نەبیتن بە تایبەتی ئەوانەی کە شەکرەیان هەیە ئەووا دەکاتن ببوور ئەوانی کە پستانی خۆیان وا دەکاتن فشاری خوێنیان بەرز بێتەوە و لەوانەیە بەهۆی بەرزبوونی فشار خوێنەکەی تەندروستی تێک بچیتن خۆش دەزانی کە چەندی خۆراک سوورتر بیتن ئەوە وا دەکاتن ئاو زیاتر ڕادەچێشیتن و گەورەتر دەبێتن و هەتا کاری گەدەش زیاتر تێک دەچیتن یان ئەو شەربەت و شەربەتە دەستکردەکان بە تایبەتی نازانین چۆن پارێزرایە چۆن دروستکرایە تیشکی خۆڕێدایەن نە زۆری لێ بخورێتەوە ئەنوە ئاشکال ڕەنگی تێدا هەیە ئەووا دەکاتن تەندروستیمان تێک دەداتن بۆیە وا باشترە ئەگەر حەزمان لە شەربەت شەربەتی فرێش ئی دەستکردی ماڵەوە بخۆین یان وەرزشکردن هەیە دوای فتارکردنەوە و نان خواردن دەست دەکات بە وەرزش بە تایبەتی ئەوانی کە وەرزشی بەهێز دەکەن ئەووا دەکاتن تەندروستیان تێک بچیتن وەکو ینی شێوش تەندروست دوای ئیفتار بەلایانی کەم دوو کاژمێر دوای ینی وەرزش بکاتن بە شێوەیەکی گشتی ئەو هۆکارانە دەور دەبینن لە تێکچوونی گەدە و ڕێخۆڵەمان و تێکچوونی تەندروستیمان دکتور پێشتریش هەر لە ناو پێش چەند ڕۆژێک ئەو پرسیارەشم لە دکتۆرێکی دیکە کرد مەسەلەن زۆر جاریوە هەیە کە سەردانی خواردنگەیەک دەکەین بۆ ئەوەی نان بخۆین لەوێ یەکتر ئاگادار دەکەینەوە ئەگەر پیاز بخۆین زۆر باشە بۆ ئەوەی تووشی ژەهراوی بوونی خواردن نەبین لە کاتی نان خواردن مەسەلەن پیاز کاریگەری دەکە بۆ ئەوەی تووشی ژەهراوی بوون نەبین یانیش پیازیش هەروەکو خواردنەکانی دیکە ئەویش تووشی تەسەممان دەکات هەموو خواردنێک پەیوەندی هەیە بە زۆری کەم یەکەی لە بۆ ژەهراوی بوون بەڵام بە شێوەیەکی گشتی سەوزە و میوە ئەو خواردنە باشانە کە مرۆڤ دوور دەکەنەوە لە چەندین نەخۆشی لەوانش ژەهراوی بوون لۆی ئەگەر بە شێوەیەکی معقول ینی لەگەر خواردن بخورێتن
بەڵام عادەتەن پیاز لە کاتی شەوان ینی نەخورێتن باشترە زیاتر لە ژەمەکانی دیکە بەڵام ڕەمەزانە لەوانەیە ئەوەی حەزی لە بیتن ناچار بیتن بخوا بەهۆی ئەو مادانەی لە ناو پیازدا هەیە وەکو ینی لەوانەیە کۆندامی گەدە و ڕیخۆڵە بتوان ئیسفادەی لێ بکەن و لە ژەهرەکان بە دوور بکرێنەوە. باش دکتۆر ئێدی بەردەوام دەبین سەر بابەتان بە تایبەتیش دوای هەندێک باسی ئەو بابەتانە دەکەین کە پێویستیان بە فریاکەوتنی خێران چونکە ئێوە کۆ پزیشکی نیشتەجێ فریاکەوتم حەزم دەکرد باسی ئەو بابەتانەش بکەین. سەرتەماشەڵ نەژەمی بەردەوام بکەین ناوە بەرنامەی پۆشیدا نەها ئەمێ بەرەف پارێزگا دووکێ و باژارێ دووکە ڕەنگین و بچین ئەفکاری من مەسعود محەممەد شوێکی ڕاستە خودت گەلمەدەوە مەسعود ئەفدەمێتە باش ئێدی بەریا سەعەت و نیڤەکان یانژی بژین 2 سەعەتان کەمتر نەزێدەتر هیچ ناوە کەرنەڤاڵە ڕەفرەندومە سەرخەبوونی دموکراسیژی خەلکێکی زۆر ji دووکێک و کەرنەڤاڵە یەکەم ژێری دەست پێ کرد خەستا کەرنەڤاڵی کردبوون ئەس بەحساوی بابەتیژی بکەم چاوە خەلک ناوە کەرنەڤاڵێدا ئێدی بەردەوام حەز لێ چەندەیە بە ڕەفرەندومی و بچن و ژالیە دژی و بەحساوی جهی بکەم کونوکەت و لێی و کامیرەش بوویتە فەرمو مەسعود و بەحسا پاشی و دووکێ بکە. بله جوان دمیا باش بیتن دیاره کد پرانیا بابت نتایی دا خلک دوکی پیشنگ بوینه همیشه ای روزی او چنده حتی سلماندن که کرنواله که مازنا جماورید نو بازار دوکی دا پیشوازیل بریارا سرکردتیا سیاسی کردی کرد که سبارت 25 ماه لونای سال ریفراندوم بهت انجام دانه دیاره که بابت که هری گرمل هر مالا که لهر جواته که بحث ریفراندوم یا طایبتیجی پشتی کرنواله ای رو که ودیتی خلک پشتی کش کرنوال خلاص بوینش بازاری قصد مال خود کنده کو فکر روزانه در بازبوی دست بخورنا پیش پاشی وب کن کوم چند خلک کن کم مانه کو بانگ اسپیده بانگ دتن جبر وجامت نوا مالا که دهو که داینه الوری اوجو که هر مالا که دیا خلک دهو که پاشی و خدانا یا خارنا خود خونده کو برهویاب کن بروج کنی ماه رمضان پیروز از گلنک جوان باغم برا رمضان افساله چه در باز بیتن و گنجه یعنی روزانه چه در باز بیتن خودی حسب معلوماتی من رمضان اکل گلک خوشه یا بخیر و برای انشالله دولت سروکی حریم کردستانی آزادی کو باش دا وکیل بیژن الحمدلله باشه یعنی پاشی خارنه دا چه جدایی گل سال در باز بوده یا هر سال وصاب ویش کلی یعنی وصاوی دمی تری نخاره و پاشی وات خون خود الدف من چه جوازینه بس هندی روش بوش وتر خوشتر ان شاء الله باشتر عیدیم برو بتری هی رمضان هی رمضان بیدن باشه خالد اوک من هنی خارنه که غریبیت کتل دوکه اساس کنت بون باغ سر کتل دوک چات تا چه اوه کتل دوکه یا چی نوو کتل دوکه دات یا چی که ماستاز بیشم گیزی که ناو داره منت کردن ناو دو گیزی و ما درست کردیم خارنایش که خوشه یا خوشه خارن نابودن کتل دوکا کردی که خوشه و هر کسی که چه کردی یعنی گلا کتل دوکا خوشه و همی ذاتی خوشه نه کتل دوک تنی همی وی گفت که همی ذاتی هی و همی ذاتی مشه و باشه اول کیفن دا یعنی گلت هات چه کردن نوکه یعنی جنین نوکه چیت کن نه ولی جنین نوکه چه نوکه نزانن چه کن یعنی آجد بطاقت نه نزان هنده که تای نزانن چه کن بس یتم بخود چیت کن به جان نزان که چیتم چیت کن بی کیتم چیت کن استغفر کردین دیواره آره والله الحمدلله بله کاک عبدالستار یعنی تو گنجه که تو بروجات گیری تو پتر کیش خارنه مرتاحی خارنا پاشی بدا دست به که سپاس بوا بخیرات نهاد که این آماده بونه هوا به خزان آمده راستی همه هر جوره که خارنه بید خصام رو بکن بیتن هر چه خارن بید یا خوشه و انشالله دست به که مدویا آماجه بتشتکی بدم که افریقا آهنگت ریفراندوم هات نکردن همچی کمبینه به حل کفته هیچ ناف ریفراندوم دامن از بجم آهنگاوی دامنه اکید هم ناف ام چوبینه ناف سنگرت پیشمرگه مخارم به حل کفته بو بربین و دیسه هات اینه ناف آهنگه انشالله سالا بهتن انشالله در رمضان که دولت کردستان دا ادا کرد باشه بحثی چون سنگر کر واجد خان جشوان کسانه کو گروب جهنه مین بردام سردان پیشمرگه که رمضان دانی پروگرام هوا چایه دست بگیر بخیر حال هوا تکونی حاضر بودیم و سپاس صبی خانه جیتیم راستی برنامه جنما
جایسکرینه هر دروجه جاره که ام زادید بین و قطل ترشکه و ایپراخه و شیرینینه و شربته و ام بین بس راستی که مسعود او که نقطه که گلک خوش بود بومدو خوشی چه بون ایک یا حفله اشاره دولت بون یا نزدیک و دست جناب سروکی دیتا را گهاندن ایک جی اوام عقوبه که مگودی ده هزار پیش مگه گوده از نشه مزه پروژه مگود پاده باشه مگود کاکسه مگود اکوام چه هم دی بیشینه ام میوان تاینه ما یا کیم فاجعه زوری میوان کلی ام میوان جاکرین بس ما کیم فاجعه سپاس بویش سپاس دیارت کدام من کیف کورتی یعنی اگه بمتسکی کورت بیجی سر پاشی به مالات یا خدانا مالی این زحمت من حتی اینو صپاشی برهف کرد خودت زحمت وصلنا الحملة ميت تشتي جوزي برها باي حزرة مع لابوت دون مستقيم ما تشتي توصل نواكي بارين كده بله سپاس بها بله زمان مسعود محمد افکاری ماجد هو که نوای مالباتی داد مداوی پاشی والله خیر و برکت و صحت بد و دستن حجای خالت خوش کو کتل دوجی چیکری کتل دوجی الهولیری بوی افکاری ما بو بزانن کتل دو لهولیر پیدالی دو خوا پیشی سن روزه که شاکر من کاک عبدالله می دعوت کرد و دو خوا چی خوش من خوارد زور سپاس بوده جی سلاون من تایبت جی بوی مالباتی مسعود زور سپاس ولی تماشاگران جامع بردام کن دکتر کاتی چی زور کم و لاخری با ئەوەی زیاتر نەچمە سەر بابەتەکانی تر چۆن خۆمان بپارێزین بە شێوەیەکی گشتی لە ژەهراوی بوون چکە خۆپاراستن باشترە لە چارەسەری وای ڕاستە لە کوردەواری دەڵێ خۆ پێشی تات بێت تێ بەڕێ بە خۆدادا تقریبان باسمان کرد بەڵام کورتی دەکەینەوە بۆ بەبیری بینەرانیش بێنینەوە پاک و خاوێنی با ئەو کەسەی بە تایبەتی کە خواردنی ئامادەکە پاک و خاوێنی خواردنەکەی پاک و خاوێنی ئەو خواردنی ئەو شوێنی کە خواردنی لێ دەخۆی هەموو شوێنێک شایانی بەڕاستی خواردن نییە دووەم شت کوڵاندن یەک لە ڕێگایە باشەکانی خۆپاراستنەبەوەی تووشی نەخۆشی و ژەهرایی بوون نەبین سێەم شێوازی هەڵگرتنی خۆراکان زۆر گرنگە و زۆر نەخواردن و چۆنیت چەندێتی خواردن دەوردبی شڵ هەمی تەماشاوان گوهدار تایبەتیش یعنی هەمی خەڵک بیر بنژێتە سەمومی و ژەهراوی بوون خواردنی تەندروستی هەمیە باش بێت زۆر سپاس دکتۆر کاروان یاسین پزیشکی نیشتەجێ فریاکەوتن کە ئەم شەو لەگەڵماندا بووی لەناو بەرنامەی پاشی و خواستناویش خۆت تەماشاوان نێژە بەرنامەی پاشی بەردەوام کرد این هامی بەرەف کەرکووکی بەرچین پڕاستیژی لە کەرکووکی بازار پرۆژان کەش و هەوایەوەی گەرمە لێ پشەوان یعنی بازارکردن یا گەرمترە ژ کەش و هەوایەوێ لێت ناوا یعنی بێژین ئەولەکاریەکە تونت یا هێزێن ئەولەکاریە جبوی که کو هم جان خلکی پاراسته بود هم جی بازاری پاراسته بود و برف کرکوته و پاشی بردوام بالا سلاوتان لێبێت لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان هاوڵاتیان زیاتر لە شەودا بازاری خۆیان دەکەن و لە شەودا ئەو شتومەکانی کە پێویستیانە دەیکەڕن من لە یەکێک لە مۆڵەکانی شاری کەرکووکم وەک دەبینن ئەم مۆڵە جمەی دێت و خەڵکێکی زۆری لێەوە هاتوون بۆ کڕینی شتومەک سەرەتا چمە لای خاوەنی ئەم مۆڵە با بزانین تا چەند ڕەچاوی نرخەکانیان کردو لە مانگی ڕەمەزانم کاتت باش خۆش بیاخوا بەخێر بێ سەرەکی زیاتر خەڵکی چییە کڕێت لە ئێستاە و بۆچی زیاتر ئێستا قەرباڵغی لە شەودایە بەڵێ خۆتەزانین لە مانگی ڕەمەزان خەڵکی سەردانی بازارەکانەکە بۆ بازارەکانیش خواردەمەنی زیاتر بە ڕێواسیە و جلوبەرگی شێلێرانە هەموو پێداویستی ماڵی تێە بەڵێ بینی خەڵک زیاتر ئەنی خواردنە کڕێت هۆکارەکە ئەمە چییە؟ وەڵا خۆتەزای مانگی ڕەمەزان خواردن پێویستە بەڵێ خواردن و بۆ پارشێ و هەموو خواردن لێرانە بەرچاوە کرێ خواردەمەری بڵێن پەنیر و ئەلبان و گۆشت و خواردەمەنی و هەموو جۆرێک لێرە هەیە ئەی تا چەند ڕەچاوی نرخەکانتان کردووە داشکانتان کردووە یان نرخەکان وەکو خۆیەتی جیاوازیەکی هەیە لەگەڵ پێش ڕەمەزانە وڵای لەگەڵ پێش ڕەمەزانە هیچ جیاوازیەکیان نیە ئێمە سعرمان لەگەڵ سعری جملەیە بازارێکی زۆر هەرزان و هەموو جۆرە شتێکی تێبینی بەڵێ دەست خۆش بێت ئەم کاتت باش چۆنە لێرەی و زیاتر خەڵکی بینین لە شەودا بازاڕێکەن هۆکارەکەی بۆ چێگرن وڵا لە بەروی ڕەمەزانە و خەڵک بۆیە دوای پێشفتار ناتوانێت و گەرمە کاتین دێ بەس
دوای فتاردیان بۆ بازاری فێنێکترەوە کاتە زۆر سپاس دەست خۆش بێ ئەم کاتتان باش کاتێکت باش هاتون چی بکڕێن و بۆچی ئێستا زیاتر خەڵک لە شەوان سەردانی بازارەکە لەبەرەوەیە کە وەنە بە ڕۆژوون بە ڕۆژماندوون بڵێ وڵا لەبەرەوەی دنیا گەرمە بەڕۆژ ئەتر زۆری شەوان سەردانی مۆڵەکانەکەین و بازار پێداویستی خۆمان پەیدا دەکەین ئەتر بە شەو فێنێکترە وەک لە ڕۆژ ئەی نرخەکان زیاتر ئەوەی ڕەچاوتان کرد بێ نرخەکان جیاوازی هەیە یان گران بووە هەرزان بووە وڵات نرخەکان هەستەکەم هەروە خۆیەتی گۆڕانکاری بەسەرا ناتوە وەی قێرانی دارایەوە بێ دایگر نەک بەرزیگەنەوە ئەتر هەروە خۆیەتی نرخەکان بەڕێستان چیتان هەیە ڕەمەزان چۆن بەسرە بەیان ئەم چەند ڕۆژە بڵێن ماندوو بوویتە ئەگە بە ڕۆژووی بەڵێ وڵا هینە کاتێکی قورسە مەخسە دنیا گەرمە بەس بۆ ئافرەت باشترە زیاتر لە ماڵەوەیە کاتەکانی بەسەروا بەڵام بۆ پیاو کەمێ زەحمەتە لەبەرەوەی دنیا گەرمە دەستان خۆش بێت بەڵێ دێمە وتەی هاوڵاتیان بوو لە ڕووی نرخەوە دیارە جیاوازەی کەوتۆ نییە ینی گۆڕانکاری لە نرخەکان نەکراوە نرخەکان واتە سابتەوە چاودێریش هەیە لەسەر ئەو نرخانەی کە دانراوە لایەن لێژنەکانی قایم خامێدووە ئەو لیژنانی کە بەردەوام بەسەر مۆڵ و دوکانەکان نەگەڕن و لایەنی ئەمنیشەوە ئەمە ئاماژە بۆ بکەم ئێستا بڵێن مەفرەزەکانی پۆلیس ئاسایش بەناو شاردا بڵاوان پێکراوە بارودۆخی کەرکووک بە شێوێکی گشتی زۆر لەبارەوە بارودۆخێکی زۆر بڵێن ئەتوان بڵێ وەکو شارەکانی دیکە هەرێمی کوردستان بارودۆخی ئەمنی ئەلێرە جێگیرە. ئێدی ئەڤژی ڕەوشە لە بازارە کەرکووکی پیدیا ڕەوشەکە باشتر نەوە ئارامiyەکە باشتر و بازارێکی خۆشتر دا پاشیڤ ئەفشەڤە ژیا چاردێ ژاراتە پێشکەشکردن ڕێز و سڵاوێن ستافی بەڕامێ پاشیڤ قبیل بکەن و دەمەبوریدا ژوان ئابد گەلهادا بوو مەش بیر نەکەن ژێ دوعاکردنێ و پاشیڤەوە خێر و بەرەکەت و سەحەت بت و شەڤەوە خۆش و هەر شاد بژی.